أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم.
لميلي وصلتا خم آلينم لميلي وصلتا خم آلينم لپلكي پارانويكو بپيجي جوانيكا عروجي رو آستانك دكم هر لو آستاندا نوزم دي ناگريموا تا للانكي لخوشبون تا زاروي دمبزاري بأقري دل ملاويني تا بتكيك باراني بزيت ليوي وشكي پارانوو كاني چويري تركي توا ڕێگام بدای خوددا نیازی بەندەجی خۆم لەبەر قاپی کەرم تا هەڵڕێژم من سەراپا پڕم لە نیاز و بێنیاز لە هەر شتێ غەیری تۆ من سەراپا پڕم لە نیاز و بێنیاز لە هەر شتێ غەیری تۆ لە هەر کەسێ جگە لە کەسیت گەرشک نەبەم نازی تۆ گەر نەمکەیە هاوڕازی خۆ خونچێ ڕۆحم لە بیابانی بێبارانیە هەڵەوەرێ بەم ڕاز و نیازەوە بۆ مشتێ ئاوی ئارامش هاتووم بیڕێژە نێو کوانووی دڵم گەر زوبانی پڕ لە نووزەی نزام لە کەناری میهری تۆدا لە دەردی دڵ نەدوێ چ ئەمهێنێتە گڕ و ئەم گڕ و گاڵە کاڵەشم گڕووی مەحەبەتە دەگرێ تەنیا ترپەی دۆستیت بنێرە سەربانی دیدەم ئەم تۆفانی عەشقمە هێور کەرەوە کە بۆ خەندەی خۆشنودیت هاتۆ تە حەزوور ڕێگام بدە ئەی خوددا تاوێ تاسم لە ژێر لێزمەی تاوێ بارانی بەزەیی تا بشکێنم تەرتەڕم کە ئەی خوددا هاتووم بەم دەستە لەرزۆکانەی داوامەوە هەر کۆڵەواریم لێ ئەڕژێ بەر لەوەی لە حەزوور تا ببنە شاکی ببنە گۆیا بە ئەوان لێت ئەکەم تکا بە ئەوان هەڵ ئەبڕم ناڵە و دوعا دەرمان مەکە لە خەتاباریە لە هەژاریە نەوامان کە دەرمان مەکە لە دەردەداریە دەوامان کە تۆ تەبیب و من بیمارم تۆ سەتار من شەرمەزارم ئەتۆ غەنی و من هەژارم ئەتۆ شافی منیش عاسی و دەردەدارم تۆ بەزەییت هەرچی داد و ناڵەیە لە لای تۆ ئاشکارە هەرچی لە توێی خاکایە لە لای تۆ تکاکارە هەرچی لە توێی خاکایە لە لای تۆ تکاکارە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان درود و ڕەحمەت بۆ سەرجانی پاچی پێشەوەمان محەممەد سەلام برژێ بۆ سەرجانی کەس و کار و یار و یاوەران و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویستم خۆشحاڵین لە گوڵزاری ڕەمەزان لە بەر لە ماڵ ئاوای ڕەمەزان لە ئێوارەیەشی تردا لە مانجی پیرۆزی ڕەمەزان بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە دەخوازین ئەم ئێوارەیەش بتوانین ئەو ساتانی لە حزوری ئێوە داین لە خزمەتتان داین خزمەتی ئێوە بکەین کەمێک ڕۆچین بەناو گوڵزاری ڕەمەزان و بۆن و بەرامەی ڕەمەزان بپژێنین بەسەر یەکبەیەکی ئێوەی ئازیز و خۆشەویستە ئازیزانم بەرنامەی ئەمڕۆمان کەمێک جیاوازترە لە بەرنامەکانی تر ئەمڕۆ دوو میوانی ئازیز و خۆشەویستمان هەیە شاعیرێکی بەڕێز لە شاری هەڵبجەوە لەگەڵمانە کاک ئەیوب عەنەبی زۆر بەخێر بێ کاک ئەیوب عەنەبی و مامۆستا وریا زەڵمیشمان لەگەڵا بانخوا زۆر بەخێر بێ مامۆستا و هەر یەکە لە ئازیزان و خۆشەویستانم کاک مەحموود کەرکوچی و کاک ڕیاز کاکە مەحموود زۆر بەخێر بێن منیش لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدام ئەم بەرنامەیە بەرنامەیەکی تێکەڵە هەتاوەکو ئەو ساتانەی بەیەکەوین تاوەکو 2 ساعت لە خزمەت ئێوەی ئازیز و
خۆشەویست داین. سەرەتا دەچینە لای کاگڕاز بۆی بچێتە لای میوانە بەڕێزەکەمان. زۆر سپاس کاک بەختیار، خی گەورە پاداشت بداتەوە و سپاس بۆ کاک مەحمودیش کە بەو دەنگە خۆشە وە کۆڵێ ئارامی کردینەوە بۆ ئەو شاعیرە هەز ناسکەش خات و ئیمان کە بە شارەکەی بیرم چوو ئاماژەی پێ بەڕاستی شارێکی جوانە و لە دەرونێکی ئینشەڵا پاکیشەوە قڵاوە خی گەورە پاداشتی تۆشەویش بداتەوە. لەکوێڕە ئەلوەداعت کرد نوری چاوم بۆ من هێشتا تێربوو بووم لە مەرحەبا مەرحەبات لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان داین و ئەمانەوێ بە ئەشق و ئەوینێکی فرەوە ماڵ ئاوایی لەم میوانە ئازیز و خۆشەویست و نوری چاوەمان بکەین. میوانێک بە درێژایی مانگێک بوویە میوانی هەست و سۆز و ناخ و ماڵەکانمان. مزگەوتەکانی ئاوەدان کردینەوە، ناخی ئاوەدان کردینەوە، میوانێک هێندە ئازیز و شیرین بوو، هیچ کاتێک وەڕز و بێتاقەتی نەکردین و ئێمە ماندوو نەبووین بەدەستیەوە. لە ئێستاە ئەمانەوێ ماڵ ئاوایی لەم میوانە ئازیزەمان بکەین. بۆیە ئەمڕۆ شێوازی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانیش ئەم ماڵ ئاواییکردنەی پێوە دیارە و سێ پێشکەشکار کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان گوڵزاری ڕەمەزانیان بۆ خۆشەویستی ئەم میوانە ڕازاند بوویەوە. ئەمڕۆ هەرسێکمان لێرە ئامادەین. بانگخوازێک هاتووەتە نێو گوڵزاری ڕەمەزانەوە تا هەست و سۆزی خۆی بۆ ئەم میوانە ئازیزە دەرببڕێ و وەکو شەرەف و ڕێزێ بە مانگەکە ببەخشێ کە پێی بڵێن ئەی میوانی ئازیز. لە کۆتایی ماڵ ئاوایی تا ئێمە نەک هەر بێزار و ناڕەحەت نەبووین بەدەستەوە. بگرە هاتوین بانگخوازێکمان بۆ هێناوی تا پێت بڵێن و بۆت سەلمێنین کە تۆ چوانە و عیبرەت و پند و ئامۆژگاریەکی جوانت فێرکردین. تۆ وەکو میوانێک نەبووی تەنها کاتەکانمان بە فیڕۆ بدات و تەنها ئیسراحەت و خۆشیەکانمان لێت تێکدا، بەڵکو بە پێچوانەوە سەدان وانە و دەرز و پند و عیبرەتت فێرکردین. شاعیرێکی هەزناسک ئەمڕۆ میوانی گوڵزاری ڕەمەزانە بۆ ئەوەی ڕێڕەوەکەی مەولەوی و نالی و سالم و مەحوی و ئەو کەڵە شاعیرانەی تر کە لە پیا هەڵدان و وەسف و مناجاتدا بۆ خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم و ڕەمەزان مقدسات ڕێڕەوی ڕێگەی کوردایەتیان ڕۆشن کردوتەوە. ئەمڕۆ بە تەوەرەکەمان ڕەمەزان لە ناو ئامۆژگاری و ئەدەبیاتدا هیوادارین بتوانین لە ئاست گەورەی ئەو میوانە ئازیزەدا بتوانین هیچ نەبێ شتێک ئێمەش بەو میوانە ئازیزەمان ببەخشین. ساخوای گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستیش قبول بکە و لە ئێمە و لە تەواوی ئێوەش ڕازی بێ. وەکو کاک بەختیار بە خێرهێنانی میوانە بەڕێزەکانی کرد دووبارە چینەوە لای برای بەڕێزمان مامۆستا وریا تایر زەڵمی مامۆستاگیان زۆر بەخێر بێ و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. زۆر سپاستانەکەم، دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە ڕخسانتانە. تەمەناکەین بتوانین لە ماوەی 2 سەعاتە ئەوەی کە پێویست و گرنگ بێ لە باسی ڕەمەزان و ئەو بەها باڵانی کە ڕەمەزان فێری کردین خی گەورە پاداشتی بەخێر داتەوە. مامۆستاگیان کاتێک کە خولێکی بۆ ئەڵێن خولێکی هاوینە یان بۆنە دەورەیەک بۆ کۆمەڵێ لە فێرخوازان نەکرێتەوە، لە کۆتایی خولەکە ئەو کەسەی کە وەکوڵێ مامۆستا یا فێرخوازە بۆ نمونە پند و وانە و ئامۆژگاریەکانی ئەم خولەمان بۆ ڕوونەکاتەوە. ڕەمەزان مانگێکی پیرۆز لە خزمەتیا بووین. ئەو وانە و پند و ئامۆژگاریانەی کە ڕەمەزان فێری کردین و ئایا ڕەمەزان بوویە قوتابخانەیە بۆ ئێمە کە ئێمە کۆمەڵێ وانە و پند و عیبرەتی لێەوە فێر ببینیانە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سرتا دەمەوێ بەوە دەست پێ بکەین سپاسی خوای پەروەردگارەکەین کە ئێمەی گەیاندە مانگی ڕەمەزان و پشتیوانی کردین توانیمان لە خزمەتی ڕۆژ و لە خزمەتی تەراویح و نوێژەکانی تر و زیندوکردنەوەی شەوانی قەدر ئەوەی کە لە تاقە و توانامانە هەبوو وەکو مسلمان ئەرکی خۆمان جێبەجێ کردو لە بەرامبەر ڕەمەزانە. سپاسی خوای پەروەردگاری لەسەرەکەین. هەمیشە بێ ئێمە وەکو مسلمان ئەومان لە یاد بێ پێشینانی ئێمە سەلەفی ئەم ئومەتە خوایان لێ ڕازی بێ چەند مانگێک پێش ڕەمەزان تەمەنایان کردووە بگەنە ڕەمەزان. ئەم دوعایان کردو اللهم بلغنا ڕەمەزان، چونکە بەڕاستی ئەوان لە حەقیقەت و ناوەڕۆک و جەوهر و کاکڵەی ڕەمەزان تێگەشت بوون. ئەزانن ئەو عیبادەت و پەرستشێکە لە ڕەمەزانە ئەنجامەدرێ ئەو خێر و پاداشتێکە لە ڕەمەزانە بەدیدێت لە باقی مانگەکانی ترانە. بۆیە من بەڕاستی ئەمەوێ
لخدمت فرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچینە ناو باسەکەوە و ئەوەندەی کە دەرفە دەبێت لە خدمەتتانە ان شاء الله ئیشارە بە ئاەتەکانی قورئان بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا و بە قەولی ئەصحاب و بەوەی کە پێویست بێ ئێمە وەکو مسلمان چوانەیەک فێر بوون لە ڕەمەزانە ئیشارەی پێکەین. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە یەکێک لە فەرمایشتەکانیە کە پێم وایە گەر ئێمە وەکو مسلمان بەوردی دراسی و فەرمایشتە بکەین زۆرێک لە بەها باڵاکان و لە قیمە بەرزەکان و لە ئەخلاقە جوانەکانی مسلمانی لەو فەرمایشتە کۆ کردووەتەوە. حەدیثەکەش حەسەنە، ئیمامی ئەلبانی شێخ ئەلبانی ڕەحمەتی خوا لێوێ بە حەسەنی داناوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەم فەرمایشتە فەرمێ أحب الناس إلى الله أنفعهم. أحب الناس إلى الله أنفعهم. نافەرمێ باشترینی ئیمانداران، باشترینی خەڵکی بە تێکڕای ڕەنگە جیاوازەکانەوە بیر و بۆچونە جیاوازەکانەوە فەرمێ باشترینی خەڵکی ئەو کەسەیە کە نەفع و سوود و کەڵکی بۆ خەڵکی هەیە. و پاشان ئەفەرمێ و باشترین کردەوە چییە؟ باشترین کردەوە ئەوەیە کە خۆشیەک دڵخۆشیەک بە برایەکی مسلمانت بدەیت، بەدەمیەوە بڕێ بۆ کێشەیەکی سەردانی بکەیت، هەر کێشە و گرفتێکی هەیە بەدەمیەوە چی بۆی چارەسەر بکەیت، یان کێشەیەک مشکلەیەک گرفتێکی توش بووە مناڵێکی نەخۆشە خۆی نەخۆشە لە جێیان کەوتووە یان تووشی قەرزاری بووە ئەمانە هەوڵ بدەیت لەسەری کەم بکەیتەوە. و پاشان پێغەمبەری خوا فەرمێ وتەقضی عەلەیه دەینەن، هەوڵ بدەیت قەرزی کەسێک کەم بکەیتەوە. بۆ نمونە لە ظروف و ڕۆژگاری ئەمڕۆمانە کە پێم وایە تا ڕادێک تەبەنی کراوە ئیشی لەسەر کراوە، ئەگەر کەسێک خوای پەروەردگار ماڵ و سامانێکی پێ ببەخشێ، ئەگەر بتوانێت شێوازی بەخشینی ئەو ماڵ و شێوازی جۆری سەدەقەکان بگۆڕێ، بۆ نمونە سەردانی مارکێتێک بکە، سێری لیستی قەرزەکانی بکە، بزانێت کێ لەو گەڕەکە بێوەرژنێکی هەتیوبارە، پیاوێکە لە ماڵە کەوتووە نەخۆشە یان نەخێرکرێکیەک و کرێخانی پێ نادرێ، هەر یەکێک لەو جۆرانە ئەکرێ لا يكلف الله نفسا الا وسعها. ئەوەی کە لە توانای هەیە بۆ نمونە 500,000 قەرزارە ئەکرێ بڵێ 200,000 لەسەر منە و کەسیش پێ نازانێ و ئەم بینی خۆی خوایە و بۆیە پێغەمبەری خوا فەرمێ باشترین شتێک ئەوەیە کە تۆ بتوانێت قەرزێک لەسەر مسلمان لابێت یان بەرسیەک تێر بکەیت. هەموو ئەمانە و زۆر شتی تریش لە ڕەمەزانە ڕەنگیان داوەتەوە. مانگی ڕەمەزان فەزڵ و منەتی خوای پەروەردگارە، بێگومان ئەو تاقە و توانایی کە مسلمان لە ڕەمەزانە هەیەی و ئەتوانێت عیبادەت بکە، ئەتوانێت ماڵ ببەخشێ، ئەتوانێت شەو نوێژ بکە، ئەتوانێت مەسەلەن برسێتی توێنیت تەحەمل بکە لە غەیری ڕەمەزانەکە چەند ڕۆژێک بە ڕۆژووی بەسەریەکەوە ئەو تاقە و توانایەت نییە، کەواتە ئەم بەخشێکی خوای پەروەردگارە. بۆیە لە کۆتاییشا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کێ بتوانێت بەو شێوازە بێ ئەوە بەر مەغفیرەت و لێخۆشبوون و ڕەزامەندی خوا ئەکەوێت لە قیامەتە. ڕەمەزان زۆر شتی فێری ئێمە کردووە و پێویستیشە وەکو مسلمان تەنها ئێمە ڕەمەزانی نەبین، ڕەبانی بین، تەنها بۆ ڕەمەزان عیبادەت ئەنجام نەدەین، گەرم و گوڕ نەبین، هەوڵ بدەین لە دوای ڕەمەزانیش گەرم و گوڕیمان پێوە دیار بێ، ئیستیقامەمان لەسەری هەبێ. شت زۆر لە خزمەتتانە یەکێک لەو شتانەی کە بەلامەوە گرنمە ئیشارەی پێ بکەم، یەکەمین شتێک کە مسلمان لە ڕەمەزانە فێری ئەبێ و لە غەیری ڕەمەزانی شابێت لە کار و کردەوەی ڕەنگداتەوە تازەکردنەوەی پەیوەندی خۆیەتی لەگەڵ خوا بە تەوبەکردن. تەوبە پێغەمبەری خوا فەرمێ هەموو تاوانێک تەوبەیەکی واجبە. ئەم تەوبەکردنە لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە، بەڵام لە ڕەمەزانە ئەکرێ ئێمە تۆختری بکەینەوە. ئێمە هەمیشە بێ ئەومان لە بەرچاو بێکە دەرگای ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خوا هەمیشە کراوەیە. خوای پەروەردگاریش کە لە قورئانە باسی تاوان و باسی هەموو شتانەکە بۆ مسلمانە، مسلمان تووشی تاوانە بێ باشتر جوای بگەڕێتەوە تەوبە بکە. سوپاس مامۆستا دەست خۆش بێ دێنەوە هەڵبەت بۆ لای بەڕێستان. کاگەیوب زۆر بەخێر بێی، خۆشحاڵین کە ئەمیوارە بەڕێزت لە گوڵزاری ڕەمەزان لەگەڵمانی دەمانەوێت بە لە ژێر میحرابی وشەدا ئەم ئێوارەمان تەڕتەڕکەی پاراویکەی بە وشە جوانانەی کە ستایشی و خوا و پێغەمبەری پێ دەکەی لە مانگە پیرۆزەدا. زۆر بەخێر بێ و سوپاس دەکەین. زۆر سوپاس، دەستخۆشیەم بەرنامەتان لێ یەکەم، خۆی گەورە پاداشتی خێرتان باتەوە و تاعات و نوێژ و ڕۆژ و عیبادەتی ئەم لای قبول بکە. خوایە گیان بە ئاوی نەزیهی دەست نوێژێک گەورەم کە و بە قومارتەی مناڵیم بەراعەتم پێ ببەخشە خوددا. ئیلاهی لەگەڵ سروشتی جوانی نیشتیمانە ئاوێزانم کە و لەگەڵ فیترەتی دینی خۆتە بە قوڕی وجود سواغم بدە خوددا. خوایە گیان وەک ئاو بەڕوونی و پاکێتی بم هێڵەرەوە و وەک بەفر بە سپێتی ڕەوانەی مەحشەرم کە خوددا. خوایە گیان چەند گەورە بووین بە مناڵی و
چەند بچووچین بە گەورەی لەبەرەوەی لە بچووکیماندا پاکیزەیی و لە گەورەبوونماندا خەرابات دەبینین خوددا. خدایە لە نیشتیمانی کابانی کوردیەوە هاتووم، نەسلم هەمان نەسلی یارانیە کە شتەکەی نوحە، جەستەم هەمان جەستەی تۆز لێ نیشتووی نێرگسە جار یارانی ئەشکەوتە. هاتووم خۆم بخزێنمە نێو ڕیزی ئینەهم فتیەة ئامەنوو بڕەبیهم وەزیدناهم هودا، تا لەبەر قاپی تۆدا وەک ئەو گیان لەبەرەی بەردەرگای ئەشکەوت، شەرەفی هەڵگرتنی ناسنامەی نەسر هەڵگرم لە ئایندەدا. هاتووم خوددا لە پەنا سوورەتی وەلعەسردا نوێژێکی گەنجانەی عەسردا بەستم و بڵێم ربنا الله ثم استقاموا، تا تۆش فریشتەکانی خۆت بنیێریتە سەر ڕۆحم و پێم بفەرموویت ئەللا تەخاف ولا تەحزەنوا، تا بتوانم دڵم پڕکات لە ئوبشیرو من لە ئاستانەی تۆدا بەردەوام دەڵێم ثم استقاموا ثم استقاموا. خوایە گیان گەر لە مناڵی و لە خۆماندا نەتدۆزینەوە ئیدی پیری فرسەتی عاشقبوونمان ناداتێ و دەمرین. دەسا خوایە گیان لە نێوایەتی ئین الله فالق الحب والنەوا جۆشمان بدە و بەکلیلی ئەو مەسحەفەی خۆت قوفڵی بێدەرەتانیمان بۆ بکەرەوە خوددا. ئاشنامان کە خوددا ئیلاهی من بەم بێنیگای خۆمەوە هاتوومەتە حزوور، تۆش بەو حیکمەتەی خۆت زمانم بپژێنە و ڕووم سوور. هاتووم بەدەم ژانی قەسیدەیەکی چل ساڵیەوە خۆم وتر بەکەم لە ڕازەکانی حەسان و بە پشتێنی ماڵەکەی تۆدا هەڵی واسم خوددا. هاتووم وێنەی هەنگێک لێو بخەمە سەر لێوی گوڵێک، تا لە شیلەی شیفای شافی تۆدا ناتەندروستیم جێگیرکەم خوددا. بەم خوناوی عەشقەوە هاتووم تەوێڵم ببەستمەوە بە خاکی زیوینت و قاچم داکوتم لە قیبلەتە خوددا. ئەی خوددا دەستەکانت خۆش بێت هەڵبەت دێنەوە لای بەڕێستان. ڕاستی قەسیدەیەکی جوان بوو، پاراوت کردین، زۆر سوپاست دەکەین کاگەی هەڵبەت ئەزێ شێشاوە بەڕێستان لە هەڵبجەوە هاتونەوە مای خۆشحاڵەیە کە بەڕێستانە میوارەی میوانمانن، زۆر سوپاست دەکەین. کاک محمود کاگ ڕیاز هەڵبەت ئەم بەرنامەیە تۆ پێشکەشکردنی کۆمەڵی ئەڵقە لە ماوەی مانجێکدا بۆ خۆی جاری وا هەیە لەوانێت بۆ ئامادەبوون بۆ بەرنامەکە، یان با بڵێن کۆمەڵەشت هەیە خۆشە و کۆمەڵێشت هەیە شایانی ئەوەی باسکردنە کە بینەران هەستیان پێ نەکردووە. بنمونە کاک محمود لەوانەیە جارە درەنگ کات بیان کاک محمود شتێکی ئامادەکرد بێەوە لە بەردەمیانە بوو بێت. سوزانم کاک محمود شتێکمان بۆ بجێڕۆیتر. وڵا کاک بەختیار خۆی زوو کاک پەیوەندمان تووڕاکرد، ئێمە کەلێرە نازانم بەسکات تووڕە دەبێ ئاسانی جار تووڕمان دەکرد مەسەلەن هاتین لێرە کاتی خۆ ئامادەکردن بۆ بەرنامەکە مەسەلەن کەیاوت مایکوشت تاقی بکەنەوە ئیترم بە قورئان بە دەنگە و بە مەقامەوە و زۆر کاکە تخوا لەسەر کاکە هێواش خدەی باوانە قسە بکەم بە تێستی کاکە لەسەر خۆ تۆزێک بۆ ئەوەی باقی تێستکەین و بزانین ئاخر تاخیر بووین یان شتێکی تریەوە دەوێت سپۆنسەرەکان گلەی مالیەکەن سەری سەعات ڕێکلام ناڕوە ڕۆژێمە وتوەتەوە ئاخرش مافی خۆیانە چونکە تۆ گرێبەستە لەگەڵ کردوون دەستخۆش بێ. کاگراس زۆر باشە. کاک محمود پێم خۆش بوو شتێکمان پێشکەش بکەی مناجاتێک شتێک ڕا حەزم لێ بەوە دا دەستی پێ بکەم بە ماڵاوایی حەز لێ ڕەمەزان ڕۆشت نەوەڵا بەڵام ئیتر هەر ئەڕوا زۆر باشە خۆی هەر ئەڕوا جام ئەمڕۆ شتێکم لە زۆر باشە کاک محمود فەرموو لای خۆم بڵاو کردەوە نووسیم اللهم بلغنا شەوال بەڵێ فەرموو. الوداع الوداع يا شهر رمضان الوداع
الوداع الوداع يا شهر الخير والبركة والإحسان الوداع 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 يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن الوداع فتحت فيك أبواب الجنان فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران وصفدت فيك الشياطين يا حنان يا منان يا ديان يا مستعان يا ذا الفضل والكرم والجود والإحسان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا ووالدينا والحاضرين والسامعين من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة محمد سيد المرسلين وبني الإنسان اجعلنا من عتقاء شهر رمضان ملاوان ملاوان أي مانجي رمضان أي مانجي سوزو مهرباني ملاوان ملاوان مانجي قرآن مانجي هجاران لقومان مانجي جواني بخير هاتي بخير بروي مانجي مهرباني أي رمضان خۆش بێ ماشەڵڵا هەستێکی قۆڵ ئەبینێکی جوانی لە باری خۆی گەورە پاداش بداتەوە و دەنجی هەرخۆش بێ قورگەت هەمیشە ئاوا کراوە بێ و قەت تووشی خەلەل نەبێت ئەم مەسەلەی دابڕان و فیراقە ینی حتا مەولەوی تاوگۆزیە فەرمێ ئەوەندە حاڵەتێکی پڕهەست و سۆزە بۆ مرۆڤ کاتێکە دایکێ لە جگەرگۆشەکەی جیابێتەوە حتا مەولەوی خوای گەورە سوێن ئەدا بەو حاڵەتە کە لێی خۆش بێ فەرمێ بەو فەسڵی فیراق خاتر پڕخاران بەو دیای دمای یەکتری یاران ئەرسەد تاوانم جەحەد ئەو دەرەن دەفتەرم جەڕووی بێم سیاتەرن تۆ بوویەرجە من جەپڕ ئینسافیت من ڕووزەردی بێم کافیان کافی مەبەستمەوەی ئەم کاک مەحموود کە باسی ئەلوەداع و دابڕانی لە ڕەمەزان کرد خوای گەورە ئێمە داوای لێ ئەکەین بەم دابڕان و فیراقە لە ئێمەش خۆش بێ ئینشەڵا مامۆستا وریادێمەوە خزمەتی جەنابێت ئەوەی کە شتەکان کاتەکان شوێنەکان بە بایەخ و گرنگەکەن
کردەوەی مرۆڤەکانە تایە بۆ نمونە ئیمامی عومەرە بینین لە بەرامبەر بەردەڕەشەکەی کەعبەوە بە عیززەتێک و بە سنگ دەرپەڕاندنێکی گەورەوە دەوەستێ فەرمێ هیچ شتێک نیجگە لە بەردێکی تەقوڕاق بەڵام سوێن بەخوا ئەگە پێغەمبەری خوام نەبینایە بە دەور تا ئەسوورێتەوە من هیچ کاتە بە دەورتانە ئەسوورامەوە ئەوەی کە ڕەمەزانیش بە بایەخ و گرنگەکە کردەوە و کار و عملی مرۆڤەکانە کەواتە کە ئێمەڵێن ڕەمەزان قوتابخانەیەکە بۆ خۆی کردەوە و قورآن خوێندن و قیام اللەیلی ئێمە وای کردووە کە بێتە قوتابخانە ئایا ڕەمەزان بۆ ئێمە بوویە ئەو قوتابخانەیە کە جوانترین وانە و پەنفێری ئێمە بکە یام ئێمە لەو ئاستانە بووین کە ڕەمەزان لە قوتابخانەیەکە بۆ منە بیکەینە شوێنێکی زۆر باش و گڵزارێ بۆ خۆمان لە ڕاستیە ئێمە وەکو مسلمان ئەبێ بەڕاستی لەو حقیقەتی ڕەمەزان وا تێ بگەین ئەم قوتابخانە گەورەیە ئێمە وا پەروەردە بکە وا تێمان گەیەنێ وا فێرمان بکە لە دوای ڕەمەزانیش هەر ئاسەواری ئەو کرداوە جوانانی ناو ڕەمەزان پێمانەوە دیار بێ یعنی ئەبێ ڕەمەزان فێری سەماحەت و لێبوردن و عەفو و بەخشین و ئەمانەی کردبین و لە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری خوای پەروەردگار لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە هەموو ئەمانەی پێکەوە کردوێتەوە کە ئەفەرمێ الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين ئەوانەی کە ئەی بەخشن ماڵەکانیانە بەخشن لە کاتی خۆشی و لە کاتی ناخۆشیە جاری وایە پێت ناخۆشە بیبەخشی بەڵام مادەم لە پێناوی خوایە ئەی بەخشی و جێ خۆشی دەگرێت والكاظمين الغيظ ڕقی خۆیان نەخۆنەوە ئەبێ مسلمان بەڕاستی لە ڕەمەزانە فێری ئەم ئوسلوبە جوانە ئەم ئەخلاقە ڕەوشتە بەرزە بوو بێ و ئەم ئەخلاقە جوانە وای لێ بێت لە دوای ڕەمەزانیش بەرامبەر بە خەڵکی عەفو و لێبوردنی هەبێ و ئەگەر کەسێکی شتێمێکی لێ کرد بێ بەرامبەری عەفو هەڵبژێرێ والله يحب المحسنين بێگومان خوای پەروەردگاریش چی خۆشەوێ ئەوانەی کە چاکەکارن بەخشین بەڕاستی ئەمە بێ ئەوە بزانین کە ماڵ بە بەخشین کەم ناکە فەرمایشتی پێغەمبەری خوای عەلەیهی الصلاة والسلام ما نقص من مال صدقة اتقوا النار ولو بشق تمرة پێغەمبەری خوا فەرمێ لە تەخورمایەک پاداشتەکەی لای خوا ون نابێ چ جایەوە ئەگەر کەسێک چەند ماڵێک لە خۆ بگرێت لە مانگی ڕەمەزانە هەتیو بەخێ بکە ئەمە لای خوای پەروەردگار ون نابێ لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق يعني برويكي خوش خوغ من مال نبي بيبخشم أكري زردخانة ما يبرامر بخلق أكري روت خوش بيه بيغمبري خوا هميشه زردخانة لسلي يبوا خواي پروردگار بيه فرمي ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أي محمد أجر تو دلرق بتاعي أجر زبر بتاعي رود قرق بواعي لقى الخلق خلوا دور كون أبويا كواتا بخشين دير الدلالة لو يشتي أرشتي مادينية يعني شدني مادي شدني مادي ناكري بمادة دلي خلق خوش بلكە وەیە خڵقی خۆش ڕەوشتی جوان ئاکاری جوان دەم و چاوی کراوە پێکەنی و گەشتبوون دەسێنان بەسەری هەتیوەکەوە کاگڕاز دەفەرمێ هەموو ئەمانە چاکە و بەخشین بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ تەبەسەموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە ڕووخۆشیەک سەدەقەیە مەرج نییە یعنی کە باسی سەدەقە ئەکرێ ئێمە یەکسەر بیگێڕنەوە بۆ ماڵ و سەروەت و سامان و ئەوە ئەکرێ مەسەلەن جاری وایەک سیارێک پەکی کەوتووە لەلایە بووەسە دەستی هاوکاری بۆ درێژکە چی بۆ بۆ نێوان مرۆڤەکان حتا دوو نمونەی ئاودان بە سەگێک وازاردانی پشیلەیەک خۆمە عەقڵ و بۆ منە فامیان ینی سەری کە پێغەمبەری خوا ئەیکاتە سەنگی مەحەک بۆ دیاریکردنی بەهەشت و دۆزەخ بۆ ئەنجام دەرەکانیان لە حەدیثێکی صحیح هاتووە کە والله أعلم ئیمامی مسلم ڕیوایەتیەکە ئەفەرمێ کابرایەک هیچ چاکەیەکی نەبوو کە ئەمە زۆر دڵخۆشکەرەوە ئەمنی مسلمان هیچ چاکەیەکی نەبوو بە ڕێگایەکدا ڕۆشت قەدەری خوا دارێکی دڕکایی بەسەر ڕێگاکەیەوە بوو کەوت بەسەر دارەکەی نەبینی قاچی خوێناوی بوو قاچی تۆزاوی بوو چۆ کەنای ڕێگاکەوە خەریکی لابردنی تۆز و خوێنی قاچی بوو لەو کاتانە کوێرێک هات ئەم پیاوەتی من چاوێکی ساغم هەیە و بەرچاوم ڕۆشنە و ئەم دارم نەبینی ئەوە کوێرە بێت چی بکە بەپەلە ڕایکە دارەکەی لابرد پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵاتو وسەلام خوای پەروەردگار لەسەر ئەو کردەوەیە سپاسی کرد لێشی خۆش بوو یەک کردەوەشی نەبووە کەوا بوو پێوەر لای خوای پەروەردگار یەکەم دڵە نیەتەکانمانە ئێمە نیەتمان هەوڵدەین هەمیشە ئەوە تەئکید بکەینەوە خالیصەن لوەجه الله هەرچیمان کرد چونکە بۆ معلوماتی هەموو لایەک عادەتەکان بە نیەت ئەبنە عیبادەت بەڵام عیبادەتەکان بەبێ نیەت ئەبنەوە بە عادەت ئەبێ زۆر وریابین لەبەرەوە ئەگەر لە بابی بەخشینە یان لە باسی ئەو ئاەتی کە خوای پەروەردگار ئەو کۆمەڵە سیفەتە جوانەی کۆ کردوێتەوە یەک قەولەیە پێم خۆشە لە خزمەتتان ئاباسی بکەم کە ئەویش حەسەنی کوڕی علی کوڕی حوسێن زین العابدین ڕەحمەتی خوا لێ بمانە دیارەتەوە فەرمێن لە ڕۆژی قیامەتە نادى مناد
أيكم أهل الفضل شنواني أهل فضل شنواني بخشي خوان بيدراوة شنواني جوازين اللي خلقي تراهيا فيقوم ناس من الناس كومل اللي خلقيها الله سنوا لنا بينا بيشتاوي خوتان لصاحي محشرة باندري بانكا شنواني أهل فضل كومل خلق الله سيتوا أم كومل خلقك هلا سنوا صفات كان ينشي فيقال انطلقوا إلى الجنة برون بو بهشت بيانا وتري برون بو بهشت هندق لفرشتكاني خوا بيانا قن دلين إلى أين وشويتن أوان يجلين فيقولون إلى الجنة أشين بو بهشت أوان دلين قبل الحساب آية هشتا تراز ميزان دانا راوا داد قاي خوا دستي بيانا كدوا حشر وحساب دستي بيانا كدوا شون يواشن بو بهشت أوان يجلين بلي ألين يوشين ألين أهل فضلين ألين وما كان فضلكم أو فضل بخشي وشيا يوجيك للخلق بس الصفات باسية كان يكميان كنا إذا جهل علينا حلمنا هر كاتب شتێکیان بەرامبەر کردبین کەسێکی نەزان خراپەیەکی بەرامبەر ئێمە کردبێ نەرمیمان هەڵبژاردووە نەرمونیانی ئینسان ئەگەێتە دەرەجەی ڕۆژوەوان دەرەجەی سابر ئینسان گەورە ئەکا وإذا ظلمنا صبرنا گەستەمێکمان لێ کرابێ زۆڵمێکمان لێ کرابێ لە بەرامبەریا سەبر و خۆڕاگریمان هەڵبژاردووە و ئەگەر خراپەیەکیشمان بەرامبەر کرابێ عەفەونا و لێبوردنمان هەڵبژاردووە با تەواوی بکەم ئەفەرمێ ملائكان فرميان ادخلوا الجنة فنعم أجر العاملين ما دام يوخاون يوم صفاتنا بن برونا وبهشتوا كأو براتي بله ما مستأمس صفته بر لو يبتشين الله قصيدة كي أيوب جناب باسي كم ويزجي لو ويزجاني كرمضان فرمانا كفرمود ك ئاشت بوونەوە ولا قال خوايا گەورەترین بۆ منە پەیوەندیە کە مرۆڤ گرەی بداتەوە کۆکی بکاتەوە ئەو بەها باڵایانی کە ڕەمەزان فێریان کردین بە ئیزافی ئەم سێ سیفەتەی کە جەنابەت باست کردن ڕەمەزان تا چەند توانی ئەو بەها باڵایانەمان فێر بکە و ئەو بەها باڵایانە کامانە بوون کە ڕەمەزان بە جیاواز لە کات و ساتەکانی تر ئێمەی فێر کرد هەر لە هەژار دۆستی و سەبر و خۆڕاگری و بۆ نمونە جەستە سووکی بۆ عیبادەتەکان و کۆمەڵێشتی تر ڕەمەزان فێری ئەوەمانەکە کە لە بەرامبەر تاقیکردنەوەکانی خوای پەروەردگارە هەمیشە خۆڕاگر بین وەکو چ تاقیکردنەوەیەک خوای پەروەردگار لە باسی تاڵوت و سەربازەکانیە لە سوورەتی بەقەرە لە ئاەتی 249 ئاەتێکی زۆر دوورودرێژ و فراوانە ناخوێنێتەوەمی مەودای باسکردنیەوەیمان نییە بەڵام کاتێک کە تاڵوت بەخۆی و سەربازەکانی و ئەڕوا ئەگاتە نزیک دەریایەک کە عولەمایان لە تەفسیرە ئیشارە بەو نەهرە بەو بەحرەکەن لە بینی فەڵەستین و ئەردەنایە ئەفەرمێ خوای پەروەردگارە فەرمێ مبتەلیکم بنەهەر تاقیتان نەکاتەوە بۆ نەهرە ئەفەرمێ پیانەڵێ هەر کەستان چوە سەر ئەو ئاوە دان بگرێ بە خۆیان با تینوو بێ با برسی بێ با ناڕەحەت بوو بێ باشەکەتی ڕێگا وای لێ کردبێت تینوەتی خەریکە وای لێ کردووە وشک بۆتەوە بەڵام دان بە خۆیان بگرێت کەس لەو ئاوە نەخواتەوە إلا من اغترف غرفة بيده إلا تەنها مشتێک نەبێ وای ئاسوودەیەک بەڕاستیش ئەوە تاقیکردنەوەی گەورە تۆ لەو پڕی تینوێتی دابی و لەو پڕی شەکەتی دابی ڕێگات دەن تەنها یەک مشت چوویتە سەر ئاوەکەش اینجا فەرمێ زۆربەیان لەم تاقیکردنەوە دەرنەچوون إلا قەلیلە کەمێکیان دەرچوون ئەم تاقیکردنەوەی ئێمە ڕەمەزان فێرمانەکە فێری سەبر بین فێری لە بەردەم تاقیکردنەوەکانە وەکو شاخێکی دامەزرا وابین فێری سەبرمانەکە کە تۆ لە بەیانی لە بانی بەیانیەوە هەتا بانی مەغریب خۆ دەگریتەوە لە خواردن و خواردنەوە خۆ دەگریتەوە لە غەیبەت خۆ دەگریتەوە لە نەزەر خۆ دەگریتەوە لە هەر شتێک کە خوا حرام حەڵال کراوەکانیش و بۆ حرامەکرێن بەڕابە واتایەکە دروزە بۆ مامۆستا سەعیدی نورسی زانای کوردە فەرمێ هەموو ڕۆژێ خۆر چونکە لە ڕێڕۆ و لە کاتی خۆیان دێت معجیزە نییە بۆ مرۆڤەکان بەڵام بارانبارین هەموو ساڵێ معجیزەیە کە مرۆڤەکان دوعای بۆکەن چاوەڕان لەبەرەوە مەبەستمەوەیە مرۆڤ ئەبێت تێبگا کە زۆر جار شتە حەڵال کراوەکانیش بۆی حرامە بنیان یەکێکتر لەو شتانێک کە ئێمە بەڕاستی ئەبێت تۆخی بکەینەوە و ئەبێت تۆخ بووبینەوە لە مانگی ڕەمەزانە چونکە ڕەمەزان وەکو قەسیدەکەی کاک مەحموودیش بەرەو کۆتاییەکی ئەبێ وای لێ کردبین ئێمە هەمیشە لە جێبەجێکردنی کار و کردەوەکانمانە ئیخلاسمان زیاتر بێ بخوا چونکە وەکو عەزمکردن ئەگەر ئیخلاسی تیانە بێتەوە بە عادەت زۆر باشە ئێستا جەنابەت دەمێ بچینەوە لای کاگەیوب بە هەردەوێدانشی دەبێت لەگەڵمان مشارەکە و بەردەوامی دەبێ ئەگەر قەسیدەیەکی ترمان پێشکەش بکەی هێورمان کەیتەوە ڕۆحمان ئارام بکەیەوە قەسیدەیەکم ئامادەیە بە ناوی مشتێ دوعا خودایە کە هاتمە بوون دایکم یەکەمین پەیوەندی من و تۆی ڕێکخست
باوکم نزای ڕێگای ئاشنابوونی تۆی نیشاندام هەمیشە وەردەم دایکم دەیگوت ڕۆڵە لای لایە لەم لایلایی ئەودا لا ئیلاهە ئیلەڵڵای تۆی نیشانەدا و بە باوکمی دەگوت فێری خواناسی و ڕێناسی و یەکتاپەرستیکە خودایە لە باوک و دایکم خۆش بدە خوددا ئەوان تۆیان بە من ناساند و منیش فێری فرین بووم بۆلات بەم زمانە پڕ لە چێژی ئاشنایەتی تۆوە خوددا دەستم پڕ کردووە لە دوعا تا لە فرین بەردەوام بم خوددا پەروەردگارە بە مشتێ دوعای ئیبراهیمەوە دێمە حزور تا بتوانم دڵم ئاوەدان کەم بەهێنانی ناوت نیشتیمانم تڕکەم بە نزای ڕەبی جعل هذا البلد ئامنا خوددا من دەزانم تۆ چەند خوایەکی بەڕەحمی و خۆشم چەند بەندەیەکی عەجوول دەزانم تۆ چەند خاوەنی بێشوماری نێعمەتی منی و منیش چەند بەندەیەکی کەنوود لە سێبەری ئایەتی ئین الئینسان لڕەبیه لەکەنود ئەبینم خوددا ئەبینم لە بەخشینی ئەطعەمەهم من جووع و ئامەنەهم من خەوف ئەی خودای جوان بەڵام قاڵم لەسەر پێشکردنی فەرمانەکانی تۆ ئەی خودای غەفار بۆیە هەمیشە خۆم دەدەمە پاڵ ئاستانەی لێبوردەیت و بەدەم حەسرەت و گریانەوە پەشیمانی دەرەبڕم ئەی خوایە گیان خوای میهرەبان خوای ڕووناچی و تاریکی و ئەرز و ئاسمان ئەگەر میهری تۆ نەبێ خوددا تاوانەکانم وەک تیغی قەساب دەمبڕێ و لە سوچەکانی گوناهدا ئەم هەسارەی ئاوەدانیە چۆڵەکەم کە با پیرە پێغەمبەرمان نزایی بۆ کرد تا ئەو کات شوێنێک نامێنێتەوە بۆ پشوو هیچ چیرۆکێک نابیستم باسی ئاوەدانی دڵ بکە ئەی خودای تاقانەی نیگا خوایە گیان خوایە گیان کاتێک لێت دوورم تۆ هەر لێم نزیکی و دەستی میهرەبانی خۆت بەسەر جەستەی وشکەڵاتوی مندا دێنی و پێم دەڵێیت بەردەوام بگەڕێرەوە بۆ نیشتیمانی ئاوەدانی پێم دەڵێیت بەردەوام بگەڕێرەوە بۆ نیشتیمانی ئاوەدانیت فێرمەکەی هەمیشە بڵێم اللهم اغفر لي ذنبي ووسع في داري وبارك لي في رزقي ئەی تەجەلا ئەی خاوەنی بوونەوەر ئەی خودای کەماڵی دنیا ئاسمان و ئەرز و وشکانی و ئاوەدانی و تەواوی دەریا خوایە گیان بەم مەعجولەی خۆمەوە خوایە گیان بەم مەعجولەی خۆمەوە بەر لەوەی ئەهریمەنەکانی گوناه بانگم بکەن من دەنگیان لێدا بڕم بۆ ئابەد تا لە جیلوەی کەماڵی تۆ بگەم سەرمەد خوایە گیان لە گەورەیت ڕاماوم و بە شەرمەوە بە دەستێکی لەرزۆکەوە مناڵی خۆمە بینم و جوراتی ئەوە ناکەم شوێن پێی سەفەری یارانی ئەشکەوت هەڵگرم جوراتی ئەوە ناکەم ناوی خۆم بنێم ڕێبوار چونکە هێشتا لە سەرەتای ناسینی ڕێبواری دنیاداین ئەی خوایە گیان چەند بێشعورین ئێمە ئەی خوایە گیان چەند بێشعورین ئێمە لە شعوری ناسینی تۆدا چەند ساناین لە تەنیایی وەرزی گەڕانەوەدا بم بەخشە خوایە گیان بم بەخشە چەند خالقێکی بەسۆزی بۆ مەخلوقاتت ئیلاهی بمبورە من پریاسکەی ئەم سەفەرەم تەنها ناوی تۆیە و بەس هیچی کە نازانم جگە لە ناوهێنانی ناو شوێن کەوتەی ڕیسالە و پەیامت حوسەڵەی خەمی ئەم توێشەبەرەم تەنها نامەکەی تۆیە بیگەێنمە جێ ئیلاهی خوددا یارمەتیم بدە مۆڵەتم بدە بەردەوامم کە دەست بەجێ بەردەوامم کە ئەم گڵە خوێنەی نێو ئینجانەی دڵم تەڕکەم ئەم سەرزەمینی غوربەتە بە ئاوی نەزیهی کەلامت بشۆم تا لە زەمینی ئایەتی وەسارعوا إلى مەغفرة من ربكم سەوز بم بۆ ئەوەی بە ئاگاییەوە لە قیامەتدا بۆ ئەوەی بە ئاگاییەوە لە قیامەتدا سوورەتی فاتحە بخوێنم و لە هەموو کوڕنووشێکدا سوبحانە ڕەبیە الأعلا بکەمە ڕەشماڵی فراوانیت ئەی خوددا ئەی خودای غەفار بمبورە خوایە گیان موفق و سەربەرزی دنیا و ئاخیرەتت کا بەڕاستی ئەو قەسیدانەی بەڕێزت مرۆڤ دەباتە حاڵەتێکی ڕۆحی زۆر قوڵەوە ئەم قەسیدانە بەڕێزت لە ڕەمەزانە نووسیوتن یان هەمەی کاتی ترن نووسیوتن جەنابەت
وڵای ئەلبەتە کاک بەختیار لە ڕەمەزانە سێ نامیلکەی شعریم هەیە هەر مناجاتن بۆ ڕەمەزان بەڵێ یەکەمین نامیلکەیان بە ناوی سحوری بەرەکەت بە واتای پارشێ و بەڵێ دومیشان بە ناوی مەغریبی بەختەوەری واتەی ئیفتارکردنی بەربانکردنەوە سێمیشان دڵنامەی ئەوەی کە لە دڵ و جۆش و خۆشی مسلمانی کاملا لە ڕەمەزانە بە تایبەتی و جۆش و خۆشەیە لە ناو دڵەوە هەڵقڵاوی ڕەمەزانە و ئەلبەتە چوارەمینیشم هەیە بەڵام ئامادەیە بۆ چاپ ئەویشان بە ناوی سی نزا لە نامەیەکدا واتە بۆ سی ڕۆژ یەک نامەمانەیە نامەکەمە بەسمان پێ قورئانی پیرۆزە و سی ڕۆژانە هەر ڕۆژێک و دوایەکی بۆ ئینەکەین ئەم مناجاتانەی کەش تایبەتمەندی خۆیانانەیە هەنێ مناجات هەیە بە تایبەتی دواتر ئەگەر دەرفەتە بۆ مناجاتێکم لە قدومی ولادەتی پێغەمبەر نووسی عەلەیهی سەڵات وەسەلام هەر بۆ ذاتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمەشیان هەر مشتە دوعا دیارە ئەوە شەر مناجاتێکی کە بوو مناجاتەکانی تریش تایبەتمەندیان هەیە چەند مناجاتێکی کەشمەر لە کعبەی پیرۆز و مەدینەی منەوەرا نووسیوە لە ڕاستی ئەوانە خۆی بۆ خۆی ئینسان کەمەند کێشێک هاتە ناو حاڵەتە بێگومان حاڵەت بۆ شاعیر زۆر گرنگەوە حاڵەت ڕۆحیەت چۆن دەچێتە ناو حاڵەتێکەوە کە تووشی هەیەجان بێت تووشی لێڕژان بێ ینی چۆن وشەی لێ بڕژێت ئەمانە لە چ کاتێکدا نووسیتنە و کاتانەیە کە زیاتر ینی بۆ ئەوانەی کە باسی ئەو سێ نامیلکێت کرد لە ڕەمەزانە بە تایبەت نووسیوتن بەڵێ بەڵێوار پێش هاتنی مانگی ڕەمەزان بیرم لەوە کردەوە خزمەتێکی بچکۆلە بەو مانگە پڕ فەڕ و پیرۆزە بکەم بەڕاستی وەگەوەی لە بواری شعر و قەڵەم و خامە دەستێکمانەیە خۆی گەورە پێی بەخشوین بەڕاستی حەزم کردەوە بۆ شایە بە ناخی خۆمەوەشی کە لە گوزەرەکە بە ناو ڕەمەزانە بریتە لەو ئیفتارە و لەو پارشێوە و لەو جۆش و خڕۆشەی تەراویح و شەو نوێژ و زیکرەکان یعنیەوە کاریگەری لەسەر تۆ هەبوو بۆی بتوانی ئەم نامیلکانە واقعەکان خۆی کاریگەریان هەیە لەسەر مناجات بەڕاستی من بۆ بەڕێزشی بۆ بینەرانیش بەڕاستی لە 2007 یەکەمین سەفەرم خۆی گەورە کردیە نسیب و بە نسیب ئەوانەشی بکا کە نەڕۆشتون ئینشاءڵڵا خۆی گەورەش لەوانەی قبول کا کە ڕۆشتون چوومە سەفەری عەمرە بەڕاستی هەر لێ ڕۆشتمەوێتر وەگەڵێ مەوقعەکە وایە خواست لەگەڵ جۆش و خڕۆشی عیبادەتە لەگەڵ خۆی خۆتا بە مناجاتەوە دەست پێ بکەی لەوێش نامیلکێکی شعریم نووسی بە ناوی سەفەری سکوونەتەوە ئەوە ئینشاءڵڵا جۆرێک لە ناوبڕێکی نازانم ناوبڕمان هەیە هاوکارانی بەڕێزمانیان بەردەوام بین زۆر باشە من دەچمە لای مامۆستاوریا مامۆستا هەر لە درێژەی باسکردن لە وێستگە و پند و ئامۆژگاریەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان قسەتمان بە جەنابەت بڕی پێم خۆشە بینە لای جەنابەت بۆ تەواوکردنی ئەو پند و وانە و وێزگانی کە ڕەمەزان بە ئێمەی بەخشی لە ڕاستیە زۆر شتەیە کە ئێمە فێری بوون لە ڕەمەزانە یعنی یەکێک لەو شتانە ئەبێ ئینسانی مسلمان و ئیماندار فێری ڕازگۆیی بێ بینی خۆی خوا و بینی خۆی و خەڵک وەکو شێخ عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لەبێ قەولێکی جوانی هەیە فەرمێ الصدق مع الحق والخلق مع الخلق ڕازگۆیی لەگەڵ خوا ئەخلاقی جوان لەگەڵ خەڵکی خوا یعنی ئەمە دین ئەم دوو بەشەیە بینی خۆی خوا ڕەنگی داوەتەوە ئەبێ لە ڕەمەزانە ڕەنگ بداتەوە و لە دوای ڕەمەزانیش ئینسانی مسلمان بەردەوام بێ لەسەری سعدی شیرازی لە باسی ڕازگۆییە قەولێکی جوانی هەیە فەرمێ ڕاستی موجبێ ڕەزای خوداست کەسی نەدیدەم گوم شدە ئەز ڕاهی ڕاست ڕاستی ئەفرین بەڕاستی ڕازگۆیی مای ئەوەیە کە ئینسان لای خوا بگاتە پلەی ڕەزامەندی خوا خوای پەروەردگار لێ ڕازی بێ و ئەفەرمێ کەسم نەبینیوە لە ڕێگای ڕاست داون بوو بێ ئەوەی ڕێگای ڕاستی دۆزیەوە ئێمە ڕۆژانەڵێن ئهدنا الصراط المستقيم ئەگاتە مەنزڵ ئەگاتە مەنزڵ ئەو مەنزڵی کە خۆی ئێوێ خوا بە لطف و کەرەمی خۆی وامان لێ بکە لەسەر ئەو ئهدنا الصراط المستقيم بین هەتا ئەو ڕۆژەی ڕۆحمان بەبرایە و ئەگەڕێنەوە بۆ لای خوا یەکێک تر لەو شتانە کە بەڕاستی ئێمە وەکو پێشتر ئیشارەم پێکرد بەڵام وەکو جەنابەت فەرموود قەتعمان کرد بەڕاستی مسلمانە بێ لە هەموو وێستگەکانی ژیانیا لە بەرامبەر تاقیکردنەوەکانە لە بەرامبەر عیبادەتەکانە لە بەرامبەر مەعسیەت و تاوانەکانیشە سەبر و خۆڕاگری هەبێ یەک فەرمایشتی پێغەمبەری خوا هەیە کە دەرفەتە بێ باسی بکەم پێغەمبەری خوا بیان لە پێشچاوی خۆمان کۆمەڵێک لە هاوڵان لە بەرامبەر یادانیشتون
يعني زۆر گرنگە مسلمان بە دقەتەوە تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکەین. پێغەمبەری خوا بە ئەصحاب ئەفەرمێ ئەمؤمنونە ئەنتم، يعني بەڕاستی ئەم پرسیارە لە هەر کەمێک لە ئێمە بکرێ، ئەم پرسیارە لە هەر کەم لە ئێمە بکرێ ئایا ئێوە ئیماندارن، زۆر قورسە بەلامانەوە. پێغەمبەری خوا بە هاوڵانە فەرمی ئایا ئێوە ئیماندارن، لە کاتێکدا لە قوتابخانە و جامعەیەک پێگەشتون، ئوستازی جامعەکە پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وەسەلام پەیامێکیان فێرەکان لە ئاسمانەوە هاتووە. بەڵام ئەم پرسیارە بۆ ئێمەی ئومەتی پێغەمبەرە کە لە ئاخر زەمانە شوێن پێغەمبەری خوا کەوتوین، شوێن پەیامی پێغەمبەری خوا کەوتوین، هەموویان سەرسام بوون، فەسەکەت و هەموویان بێدەنگ بوون، سەرسام بوون. ئیمامی عومەر فەرمووی نعم یا رسول الله صلی الله عليه وسلم، بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمە ئیماندارین. ئایا هەر بەم وەڵامە پێغەمبەری خوا لێگەڕێ هەر بۆ نەکە بڵێ ئیماندارین؟ بێگومان نەخێر. فەرمووی وما علامەت ئیمانیکم، هەموو شتێک ڕەمز و نیشانەی خۆی هەیە. ڕەمز و نیشانە علامەتی ئیمانەکەی ئێوە چییە؟ فەرمووی يا رسول الله صلى الله عليه وسلم نحن قوم نشكر على الرخاء ونصبر على البلاء ونرضى بالقضاء. پێغەمبەری خوا دڵی گەشایەوە، زاردەخەنە بەلێویەوە دیار بوو ئەم وەڵامانە ئەبیستێ. ئەی پێغەمبەری خوا ئێمە کەسانێکین نشكر على الرخاء، يعني لە کاتی فەڕەح و خۆشیە خوامان لە یادە. پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک لە دنیادا لە کاتی فەڕەح و خۆشی و ئیسراحەتە خوای لە یاد بێ، خوا لە ناڕەحەتیەکانی قیامەتە دێ بەهانایەوە. دومیان فەرمی ونصبر على البلاء، ئێمە لەو معدەنە پێگەشتوین، لەو قوتابخانەیە دەرچوین، لە ئاستی مصیبەت و بەڵاو ناڕەحەتی و تاقیکردنەوەکانە سەبر و خۆڕاگریمان هەیە و هەر شتێکیش لای خواوە بۆمان بێ قبوڵ یەکەین، پێشوازی دەکەین. پێغەمبەری خوا فەرمی مؤمنون ورب الكعبة، مادام خەوەنی ئەو صفاتانە بن ئەوە بەڕاستی ئێوە ئیماندارن. ئێمە بەڕاستی ئەبێ ئەم صفاتانە لە ڕەمەزانە کە پابەت بین پێیانەوە، چونکە ئەوە شتێکی حقیقی ئەمە ئەوە بێ و بزانین. دین وەکو عولەمایانە فەرمون الدین و المعاملە، دین تعاملە، هەڵسو کەوتە لەگەڵ خەڵکە، لەگەڵ خۆ بینی خۆت و خوا، ئەوە ئینسان بینی خۆی خوا هەموو کەس بەشی خۆی خۆی ئەناسێ. بەڵام ئەم دینە ئەبێت تعامل لەگەڵ خەڵکە، هەڵسو کەوتت، ئەوەی کە پیشۆ مێنەیەکێ، ئەوەی کە دوکاندارە، ئەوەی کە سایەقە، ئەوەی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان لە ژیانە گزارێنێ ئەبێ بزانێت چۆن تعامل لەگەڵ خەڵکە ئەکا، چونکە ئەم دینە بریتێ لە تعامل هەڵسو کەوت. دنای مامۆستا باشە گەورەترین داوا و ئامانجێک کە ڕەمەزان ڕۆژوو بە دەوریدا سوڕابێتەوە داوای لە ئێمە کردبێت چییە؟ هەدەف لە ئەو کار و کردوانێک کە ئێمە ئەنجامێدەین بە تەئکید دەبێت تەنها و تەنها ڕەزامەندی خوا بێ. ئەبێ هەدەفمانەوە بێ ئێمە ئەم ماندووبوونە، ئەو برسێتیکردنە، تینوکردن، بەدەمەبوونی خەڵک، نوێژی تەراویح، شەو بێداریەکانی شەوانی قەدر، هەموو ئەمانە ئەبێ بۆ ئەوە بێت کە ڕەزامەندی خوا بەدەست بێنین. مەفهومی إلا الصوم ليف وأنا أجزي بي، چونکە ڕۆژوو ئەوەندە پاداشتەکەی گەورەیە، تەنها خوای پەروەردگار خۆی ئەتوانێ وەڵامی بداتەوە و پاداشتی بداتەوە. دووشت هەیە پاداشتیان دیاریکراو نییە، یەکیان سەبرە، یەکیان ڕۆژووە. هەردووکیان پاداشتەکەیان خوای گەورە لە باسی سەبرا فەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. هەردووشیان پەیوەندیان هەر بە ڕەمەزانەوە هەیە کە ببوو لە کاکمان، یعنی ڕۆژوو زیاتر فێری سەبریشمانەکە هەدەفی سەرەکی ئێمە وەکو مسلمان ڕەزامەندی خوای پەروەردگارە و هەر ئەبێت لەو بازنێژ بخولێتەوە و دەبێت لە دوای ڕەمەزانی هەر بەردەوامی لەسەر ئەو ڕێڕەوە بۆ ئەوەی بەر شەفاعەتی پێغەمبەری خوا بکەین و بە ڕەزامەندی خوای پەروەردگار. ڕەنگەداتەوە لە ژیانی خۆمانە وەکو بەندەی خوا، وەکو لە تەعاملمانە، بۆ نمونە لە داهاتمان، لە مەسروفمان، لە قەزیەی قەزا و بەڵامان بڵێن بە گشتی لە ژیانمانە ڕەنگەداتەوە. هەموو کردەوەیە کە ئینسانی مسلمان ئەنجامی ئەدا، عەمەلی ساڵح ئەبێ ئاسەواری لە خاوەنەکەیە دەرکەوێت. خوای گەورە لە باسی نوێژە فەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەگەر ئەو نوێژە وا لە من نەکات لە فەحشا و منکر و خراپە و تاوان و هەڵە و کەم و کوڕیەکان بەم گێڕێتەوە، کەواتە نوێژەکەم کچوکاڵە لە نوێژ تێ نەگەشتوم. هەر عیبادەتی دیریش بە هەمان شێوە ڕۆژوو خۆتە نابریتین لە برسیکردن و تینوکردن. ئەبێ بەڕاستی ئەو ڕۆژە وامان لێ بکە کە خۆمان بە برسێتی و تینوەتی هێشتەوە بگەین ئەو ئاستش کە بەر لێ خۆشبوون و مەغفرەتی خوا بکەوین لە کۆتایی ڕەمەزان. ویستم پرسیار بکەم کاکریاز. کاکریاز باسی سەبری کرد، بەڵام ئێمە بەرنامەکەمان ڕەمەزان لە ناو ئامۆژگاری و مناجاتدا ئەگەر باسی ئامۆژگاری بکەین، بەڕاستی ڕۆژووکردن لە ناو ڕەمەزاندا بوون باشترین ئامۆژگاری نییە لە ڕووی فێرکردن و تۆخکردنەوەی ئەو چەمکە جوانانەیە و دروشمە ئیسلامیانی وەکو سەبر، بەخشندەیی، لێبوردەیی،
ئەوەی کە خێزانەکان هەمویان لێ دوورکەوتون وەجارشی دیکە کۆبوونەوە خێزانەکان لەسەر سفرەی ئێواران و پارشێواندا لێپرسینەوە لە ناخی خۆمان و چەندان شتی تریش بوون بۆ دایک و باوک بۆ دراوسێ بۆ لە شوێنی کارەکەت واتە تەعاملکردن لەگەڵ بەرپرسی کارەکەت بە شێوازێکی جوانتر یعنی ئەوەی کە 11 مانگ تۆ لە هەموو ئەمانە تا حدێک ئەوەی کە زۆر ئیلتیزامی هەیە ئەوە بێگومان جیاوازە بەڵام بەهۆی مەشغەڵەت و سەرقاڵی بە کاروباری دنیاوە تۆ لە هەموو ئەمانە دوور دەکەوە بەوەی کە وەکو چۆن ئاسنێک لە کوورەدا گەرمی دەکەی سووری دەکەیەوە بۆی پاڵفتە ببێ پاک بێتەوە یان ئاڵتون بە ئاگر پاک دەبێتەوە ئەمەش ڕەمەزان ئەگەر ناوبنینەوە پاکردنەوەی ناخی خۆمان نیە خودی خۆمان نیگەڕانەوە نیە بۆ تۆقکردنەوەی ئەم چەمکار و دروشمانە بەتەکید ڕەمەزان ڕۆژوو یان یەکێک لە شتە گرنگەکانی ئەوەیە کە هەموو ئینسانەکان یەکسانتیایە هەموو ئینسانەکان یەکسان ئەبنەوە ئەو کاتە یعنی نەهاتوە ئەوەی کە دەوڵەمەند و ئەوەی کە سەرمایەدار و ئەوەی کە مەنسە و پلەپایی هەیە ناقینەکە با ڕۆژوو نەکرێت هەر ڕۆژوو تەنها بۆ فەقیرەکان نییە و ئەم ڕۆژۆش تەنها بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژوو لە هەموو ئومەتەکان فەرز کراوە بەڵام شکل و شێواز و چۆنیەتی ڕۆژووی ئەوان ڕەنگە لەگەڵ ئەوەی ئەمە یەک نەگرێتەوە ڕۆژوو هەموو ئینسانەکانی هاتێناوەتەوە یەک ئاست و واشمان لێکە بەهۆی ئەم ڕۆژووکردنەوە کە ئینسانەکان بە تایبەت فەقیر وەژارەکانمان بیرکەوێتەوە بەدەم فەقیر وەژارەکانەوە بچین تۆ کاتێک کە کەسێک کە دەوڵەمەند و لەغەی ڕەمەزان ڕەنگە وەکو پێویست بەو شێوازانەیە بەڵام کە ڕۆژووە گرێ بینێ برسیەتی ئینجا بیرەکەوێتەوە خەڵکی برسی هەیە بیرەکەوێتەوە خەڵگەیە تینووە خەڵگەیە بێبەرگە خەڵگەیە خانووینیە خەڵگەیە کێشەی هەیە مامۆستا خۆ ڕەمەزان هەروەکو دایکێکی دڵسۆز لە ماوەی ئەم مانگەدا فێری سەخاوەت و بەخشین و لێبوردەیی و ڕووخۆشی و حتا هەژار دۆستی و دراوسێ دۆستیمانەکە ئەمە بە شێوەیەکی گشتی لە ناو مسلمانانە حتا مسلمان لە وڵاتی کوردەوەریە ئەوەندەی زەکات و سەرفیترە و خێر و خێراتکەی خاتە ڕەمەزان کەمتر لە مانگەکانی ترە ئەمە ئەبینرێ زەمان چییە کە دوای ڕەمەزان ئەم سیفەتە جوانانەش لە مرۆڤی مسلماندا هەر بەردەوام بن و هەر گەشە بکەن بەڵام ناچارم لێرە بۆستین لەبەرەوەی کاتی ناوبڕمان هەیە دەچینە لە ناوبڕێک و دواتر وەڵامی ئەو پرسیارە لە بەڕێستان وەردەگرین بەڕێزان ناوبڕێکمان هەیە و دواتر بەردەوام دەبین پشت بەخوا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر خواردن بێت و خرمەی بێت خێرە نا خرمەی دێ گێدەرە گێدەر خرمەی دێ نانی تێریە میزەڵانە لوسی ئاشکرای کاودێ تربێ دەرکێنا خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنا خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەیە جبسی لوسی کۆمپانیای سەمە سومر کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە کۆمپانیای سەمە سومر
تامێکی جیاواز بنۆشە. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەیی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0770 955 7650 0770 955 7660. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی، بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی 8 دەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی، ژووری نووسنی دوونەفەری، سێتی نان خواردن، ژووری نووسنی گەنجان، هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی، دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەندی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران، پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنن. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت، فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی، بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. سیرکەن. ئۆ بەدڵی نەبوو. ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات. بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو. هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە. بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت. ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو. تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی. پرسیاریان لێ کرد سەرچاوی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێناساندی. ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. بەردەوامین لەگەڵ ئێوەی ئازیز بینەران و بیسەرانی پەیام. دەچینەوە لای مامۆستا و کاگڕاز پرسیارێکی لە بەڕێستان کرد. ئێستا چاوەڕێن بەڕێستان وەڵامان بدەنەوە. فەرموون. بەڕاستی ئێمە هەندێک شت هەیە بێ بە واقعی تەماشای بکەین. ئەو پرسیارە کە ئایا زەمان چییە، ئێمە لە دوای ڕەمەزان هەر بەو شێوازە بین. ئیستیقامەمان دەبێت یان نا؟ ئیستیقاممانە بێ یان نابێت. چونکە بەڕاستی ڕەمەزان شتێکی خواییە. یعنی کەسێک کە لە دوای ڕەمەزان و ڕەمەزانی پێ نەکرێت پامە یوز نەبێ، پێی وانە بێت دنیا ڕووخاوە. ئەوەی لە ڕەمەزان ناکرێت لە غەیری ڕەمەزانە ناکرێت. مامۆستا هەر بۆ دەوڵەمەندکردنی قسەکەی تۆ بۆ پشگیری ئەوەی کە سەحاب ئەسحاب ڕەحمەتی خۆیان لێبێ ڕزای خۆیان لێبێ 6 مانگ پێش ڕەمەزان داوایان کردووە خوای گەورە بیانگەێنێ اللهم بەلیغنا ڕەمەضان، بیانگەێنێ بە ڕەمەزان و مانگەکانی دوای تریش
وتوانە خۆیان ینی خێر و فەڕ و بەرەکەتی ڕەمەزانمان بەسەردا بڕژێنی بەنسیب ئێمەت کردبێ هەروە ئەوە ناگەیەنێ کە بڕاستی ڕەمەزان مانگێکی جیاوازە تر مرۆڤ ناتوانێت لە مانگەکانی تری ساڵدا وەکەوە بێت بەتەکید مانگێکی جیاوازە ئێمە بەڵام ئەکرێ بڵێن ئاسەوارەکانی ماندووبوونی ڕەمەزان و ئەو عیبادەتانی کە ئەنجاممان داوە لە دوای ڕەمەزان ئەگەر کاڵیش بنەوە کەم بنەوە بەڵام قەتع نەبن کۆتاییان پێبێت چونکە ئێمە 11 مانگ تۆ هەموو ئەو هەوڵ و کۆش و جموجوڵێن کە ئەڕۆی مانگی ڕەمەزانە بێ بەڕاستی قەرەبووی ئەوە بکەیتەوە نەزارت کردووە غیبەتت کردووە گوناهت کردووە لە ڕەمەزانە بێ بەڕاستی پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک ڕەمەزانی بەسەردا بڕوا و لێخۆشبوونی خوای مسۆگەر نەکرد بێ ئەوە خاسیرە دنیا والآخرە بەڕاستی زۆر خراپە ئینسان ئەبێ بەڕاستی خۆی یەکلا بکاتەوە لە ڕەمەزان لە دوای ڕەمەزانیش هەوڵ بدا بەردەوام بێت چونکە باشترین کردەوە چییە؟ باشترین کردەوەیە لای خوا بەردەوامی لەسەری با کەمیش بێ أحب الأعمال أدومها إلى الله وهو أدومها وإن قل أحب الأعمال إلى الله أدومها وإن قل باشترین کردەوەیە کە ئینسان لەسەری بەردەوام با کەم بێ بۆ نمونە قورئان خوێندن جاری وایە لە ڕەمەزانە چەند ختمێکەکەی بەڵام لە غەیری ڕەمەزانە جاری وایە بە هەفتەش بۆ ڕێ ناکەوێت سەری قورئان بکەیت وانە لەبەرەوە ئێمە با واقعی تەماشا بکەین پێمان وانە بێ لە دوای ڕەمەزان و ڕەمەزانمان نەکرد ئیترەوە دنیا ڕووخاو نەکرد هیچیش نییە و بەڵام گرنەوەی ئاسەواری عیبادەتەکان عیبادەت شەخسیەکان مامۆستا با ڕەمەزان وەکو خاڵێک دانین یا وەکو فولکەی نێوان دوو ڕێڕە و ئایا ڕەمەزان پەیوەندی بە 11 مانگەکەی بەر لە خۆیەوە هەیە خوای گەورە بیکاتە وێزگەیە بۆ پاکبوونەوەمان وەکڵێ بەم تونێلایان وەکو کاتێک ئێمە چینە مۆڵێک یان باخچەیەکی گشتی شوێنێکیان داناوە کە هەرچی کەلوپەلی خراپ و نەشیاو بۆ شوێنە هەیە لێمان وەرەگرن ینی ئەم فلتەرە ئەوە قبول ناکات کە ئێمە ئەم هەموو گوناهە و تاوانەکە خۆمان نابرین یان بۆ منە پەیوەندی بە 11 مانگەکەی دواییوە هەیە وەکو بۆ نمونەکە سەفەرێکی توولانی درێژمان لە بەردەمایە توێشوویەک سیارەکەمان پڕ لە بەنزینەکەین بۆ منە خەمی ماڵ و مناڵی خۆمانە خوین لە دواوە ئایا ڕەمەزان ئەم دوو ساڵە بە یەکەوە گرێدایان پەیوەندی بە ساڵی ڕابردوویەوە هەیەیان بۆ ساڵی داهاتووە بێ خۆی فەزڵ و گەورەی ڕەمەزان لەوەدایە پێغەمبەری خوا فەرمێ یەکێک لەو شتانە کە بێتە کەفارەتی گوناهی ئینسانەکان ڕەمەزان ئیلا ڕەمەزان یعنی کە تۆ لە ڕەمەزان بۆ ڕەمەزانێکی تر تا ڕەمەزان یێتەوە بەو مەرجەی تێکەڵ بە گوناهە کەبیرەکان نەبی ئەو گوناهە وردوو بچووکانە حتا لە ڕۆژی عەرەفەی قوربانە یەک ڕۆژ گوناهی 2 ساڵ سڵێتەوە گوناهی ساڵێکی پێش گوناهی ساڵێکی دوای ئەڵبەت ئەمە گوناهە کەبیرەکان نا گوناهی بچووک ئەی ڕەمەزانێک بەو گەورەیە یەکمان ڕەبەق تۆ خۆت برسی و تینوەکەی خۆت ئەگەریتەوە لە هەموو شتێک لە پێناوی خوای پروردگارە بە تاکید ئەبێ واد لێ بکات لە 11 مانگەکەی شاڕەنگدانەوە هەبێ پێوتەوە دیار بێ و ئەبێ بەڕاستی لەم قوتابخانەیە وا فێربینی ئەمە لە دوای ڕەمەزانیش ئەگەر گوناه و هەڵە و تاوانێک هاتە پێشمانەوە بیرکەنەوە کە ئێمە ڕۆژومان کردووە کە ئێمە عیبادەتمان ئەنجام داوە کە ئێمە بینی خۆمان و خوامان پتە کردووە کە ئەبێ بۆ شێوازە بین هەوڵ بدەین ئاسەواری بمێنێ پێمانەوە دیار بێ مامۆستا بەبوورە کاک بەختیار مەفوو فەرموو بەڵێ ئەگەر پرسیارێکی تر بکەی لە مامۆستا زۆر باشە مامۆستا ئێمە هەمیشە وامان وتووە کە یەکێک لە حیکمەتەکانی ڕەمەزان هاوسەنگکردنی نێوان هەژار و دەوڵەمەندەکانە ڕێخستنەوەی سفرە و خواردنیانە بۆ نمونە هەردووکیان ڕاگرتنیانە لە بەردەم حەڵالکراوەکانیش هەتا ساتێک لە ساتێکەوە بۆ ساتێک بەڵام بەداخەوە بینین سفرەی دەوڵەمەند لە ئێوارەیە حەقی پارشێ و نیوەڕۆشی کردوتەوە بەشێک لە دەوڵەمەندان ینی ئەگە جاران شلە و برنجێک و گۆشتێکی خواردوێ ئێستا 2 جۆر برنج و 2 جۆر شلە هەژارەکە هەروەکو خۆی ئەناڵێنێ هەروەکو خۆی بۆ منە لەوەچە نیوەڕۆی هەڵگرتووە تۆزێ لەگەڵ ئێوارەیە دەمجی کردووە بەیەکەوە ئەم حیکمەتە ئایا ڕاستە بۆ هاوسەنگکردنی نێوان هەژار و دەوڵەمەندە و ئەم جیاوازیە بۆچی هەر لە ڕەمەزانە بەردەوامە کاتێککە ئەبینین بۆنی گۆشتی دەوڵەمەند بۆنی چەند چێشتەی دەوڵەمەند سفرە گەورەی و سفرە ڕازاوی دەوڵەمەند ئەگەر هەژارە بیبینە هێندەی تر ئازاریەدا ئەم جیاوازیە بۆچی هێشتا هەرماوە لە ڕەمەزانە وەکو لە قەسیدەکەی کاک محمودی شاهات و مانگی ڕەمەزان مانگی هەژارانە یعنی ئێمە بە ڕەشبینیش نەبین بەڕاستی لە وڵاتی ئێمە الحەمدوللا سوپاسی خوای لەسەرەکەین کە تا ڕادەیەک هەژارەکان لە ڕەمەزانە زۆر سوودیان وەرگرتووە لە دەوڵەمەندەکان یعنی توانم بڵێم لە زۆربەی شوێنەکان لیژنە دروست کراوە ئەگەڕێن بە دوای فەقیر و هەژارە بە دوای هەتیوە بە دوای خەڵکی بێنەوا و نەدارەکانە بەسەریانەکەنەوە ڕەمپیانی حتا من لە خەڵکی فەقیرم بیستووە یان باسییان کردووە ئەڵێ خۆزگە هەر ڕەمەزان بواە معنەوەیە ئەمە ئیسفادێ کرد لە ڕەمەزانە خەڵکی دەوڵەمەند لای لێ کردوێتەوە بۆیە من قەناعەتم وایە ئێمە بەنسبیشە ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی هەبێ بەڵام
بەعموم مانگی ڕەمەزان بۆ هەژارەکان زۆر جێخۆیەتی زۆر ئیسفادەیان لێ کردووە تەمەناشەکەین لە دوای ڕەمەزانی ئەوەی کە ماڵە بەخشێ ئەوەی کە چاوی لە فەقیر وەژارە تەنها ڕەمەزان نەبێ ئەو سەدەقە و خێر و خێرات و زەکاتە لە غێر ڕەمەزانیش هەر ئەکرێ بەڵام سەدەقە و خێرات لە ڕەمەزانە خێری زیاترە ئەگەنا لە غێر ڕەمەزانیش ئەکرێ ئەو هاوسەنیە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم بەدی ئەکرێ بەڵام ئێمە بمانەوە نەمانەوێ هەر سفرە هەر ئەڕازێتەوە هەر کەسە بە پێی خۆی هەیە زیاتر ڕازێنێتەوە هەیە کەمتر ئەوەش بە پێی شخصەکان جیازی تێ زۆر باشە مامۆستا ئەیوب پێم خۆشە قەسیدەیەکی ترمان پێشکەش بکەیت قەسیدی ئامادەت کردووە قەسیدەیەکمان ئامادەیە بۆ پێغەمبەری عەزیز عەلەیهی سەڵات وەسەلام بەناونیشانی لە قودومی ولادەتدا تا هەڵتەکاندنی عەرشی ستەمی لات و عوزا فەرمووی خامم خەمێک هەڵدەگرێ کارگیز ناتوانێ ستایشی یەک لەحزەی ژیانی تۆ بکە ئەی سەروەرم ئەتبینم لە پەنا بەردەڕەشەکەی ماڵی سکوونەتدا خەمی نیشتیمانێکی سەنگین و قورست هەڵگرتووە وێنەی باپیرە گەورەت ئیبراهیم دەتەوێت چۆن کۆتایی بێنیت بە لات و عوزا هەر بەو مناڵەی خۆتەوە شەڕ لەگەڵ باتڵ دەکەیت و لەسەر نازناوی سادق الامین پێش بڕچێ دەکەیت دیسان دەتبینم لە ناو هەموو کوچە و کۆڵانەکانی کەعبەدا پڕ لە دەنگی ئازادی و دلێری پێش بڕچێ بۆ جوانیەکەیت جوانی ڕەوشت جوانی مامەڵە جوانی سیاست جوانی کردار و ڕەفتار هەر لە خۆ جوانە ئەی سەردار دەتبینم لەو کاتەوەی ڕوود لە ئەشکەوتی ماڵی جوانی کرد ئەشکەوتی نور ئەشکەوتی لیقا ئەشکەوتی نبووەت ئەشکەوتی یەکەمین ئایەتی ئیقرا دەتبینم لەو ئەشکەوتەوە نەخشەی یەکەمین دەوڵەتی ماڵی دڵ و یەکەمین سێبەری سکوونەت و یەکەمین بەردی بناغەی دادگەری داڕشت بەردەوام بەو مناڵەی خۆتەوە کاری گەوران جامەدەیت و گەورەکانی نەفامیش دەتکەنە حەکەم بۆ کێشەکانی خۆیان هەر بەو نەشئەوە دەتەوێت سنوورەکان بخەیتەوە سەر نەخشەی وڵاتی ئیسلامی و بۆ ڕۆژێک دەبیتە شوان و ڕۆژێک دەبیتە کرێکار و ڕۆژێک کاسبکار سەرمەدێک دەبیتە کارگێڕی ژنە بازرگانێک کە چەهچەهەی بازرگانەکەی دەیگەیەنێتە مرادی حاصڵ ئەزیزم ئەی سەروەرم بەم تەڕایی تووری عەشقەوە لە ویزگەی پڕبوونی دەفری شیری مەڕەکانی حەلیمەت و سەعدیە تەبارەکی ناوت پڕ بوو لە ڕەوشت و لێوان لێو بوو لە شەرم و حەیا بۆ خوای تەعالا ئەی سەروەرم سەروەرەکەم ئەو دەمەی تۆی تیا لەدایک بوو وەک ئێستا چی ئازادی مرۆڤە بوو گەورەکانی قوڕەیش هەمویان دەکوشت چی قەڵەم و خامەی بوێر هەبوو هەمویان دەشکاند هەرچی ئاواز و حەیران و سەرخۆشی و مەستی بوو وەک ئێستا لە بێئابڕوویدا برەویان پێدا هەر ئەو ڕۆژگارەی تۆش وەک ئێستا ئیمان یاساخ گاڵتە بە ڕیش و سیواک و حیجاب و لەشکە کرا ئەوەی قاچاق بوو تۆ و هاوەڵانت بوو کۆیلەکانی ئەو سەردەمەش وەک ئێستا ماچیان بۆ سەرکردە بێئابڕۆکانە لەدا و سەری خۆیانە خستە ژێر ڕچێ فیلات و عوزا ئەو جاهیلانەی دوێنەی سەردەمی تۆ هەر وەک ئەمانەی ئەمڕۆی من دژایەتی لە ڕەوشت و ئاکار و ڕەفتاری تۆ و هاوڵان دەکەن هەرگیز حەزیان لە ئاوازی خۆشنودی مرۆڤەکان نایەت پێشەواکەم هەر کە گەورە بوویت بە ئیلهامی خوا خێرا ئەبووبەکری دانا دانی بە پێغەمبەرایەتی تا تۆ دانا و خەدیجەی کوبراش بوویە یەکەمین پاڵپشت و پشتیوانت لە ماڵەکەی وەرەقەی کوڕی نەوفلدا هەرزوو ڕاوەی یەکەمین ئایەتی لە ئیقرادا کرد و مزجێنی بوون بە پێغەمبەری تۆیدا بەم نەخشەوە هەنگاودنا هێدی لە ماڵەکەی ئەرقەمی کوڕی ئەرقەمدا تەفسیری کەلامی خوا دەدا بەگوێی هاوڵاندا بەم تووری وجودەوە سەروەرەکەم گومانی باشت بۆ غیرەتی عومەر هێنا هەر لەو دەمەدا ئامۆزا پشتیوانەکەت عەلی یەکەمین نامەی وەفاداری و پشتیوانی خۆی نووسی ئیدی کاروان بەم نهێنیەوە ئاشکراییەوە بەردەوام بوو
منیش لەم کاروانەدا دێمە ژوور و بە حزورەوە بە ویقارەوە ئەنووسم دەزانم لێبوردەیت زۆرە خوددا لە عیشوەی نازی پێغەمبەرێکدا هەڵم کێشە لە ئاستانەی نوێژ و زیکر و دوعایەکدا لە کەماڵی تۆ تا کۆتاڵقەی پێغەمبەر چگەم ژەیەکە مرۆڤ شوناسی خۆی نیشانەدا ئیدی لێرەوە دەچینە بەر کامێرای وەلەقەد خەلەقنە الئینسانە فی ئەحسەنی تەقویم تا لە نهێنیەم پەیامبەر و ڕیسالەیە بگەین دەچینە بەر کامێرەی لەقەد خەلەقنە الئینسانە فی ئەحسەنی تەقویم تا لە نهێنیەم پەیامبەر و ڕیسالەیە بگەین کە خوددا چۆن فێرمانەکە وئینەکە لەعەلا خولوق عەظیم وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین فێرمانەکە و ئەمان داتە دەست ئینا نەحن نەزەلنە الذیکرە وئینا لەه لەحافظون تا لە پێغەمبەر بگەین وما ئەرسەلناکە ئیلا کافەتەن للناس ئیدی لێرەوە بخوردێ بۆ سکوونەتگای نیشتیمان داژیرسا چنوورێکە هەموو ڕەنگەکانە بەخشێتەوە بە ماڵەکان و یەک لەسەر سەکۆی ژیان دۆستی فێرمانەکە مرۆڤ دۆستی ئاسمان پەیامی خۆی بە دیاری مانگەشەوە نارد و یەک پارچە زەوی پڕ کرد لە ڕۆحی نەرەخشاو هەر زوو تریفەی خۆی گەیاندە جێ و یەکەمین دەستنوێژی نوێژێکی ئەبەدی لە ماڵەکەی عەبدوڵڵا دابەست خاک دەستی نزایی بەرز کردەوە و تەوێڵی خۆی خستەوە بەرنیگای خوا تا لە نهێنیەم لە دایک بوونە حاڵی بێ بزانێ چ ئاگرێکی قین خامۆشەکە چ دەرزێک دەخاتە نێو کۆشتێکی سرا عەزیزم سەروەرم قەڵەمی من کول و زمانم لاڵە لە نێو نەشئەی ولادەت و لە پیرۆزی خاکت و لە جیلوەی جەماڵی ئاکارت دیسان لاڵە لە ئاستانەی ئەلفویای گڕووگاڵت بمبورە خوایە گیان بمبورە من بەم بێنەزاکەتەی خۆمەوە چۆن ڕووم دێ قەڵەمم ئاوێزانی وشەی تۆ بکەم و وەسفی پێغەمبەرێک بکەم کە تۆ فەرمووتەوە ڕەفەعنا لەکە ذیکرەک بمبورە خوایە گیان بمبورە خوایە گیان بمبورە جورئەتی خوێندنەوەی سوورەتی شەرحم نییە بمبورە خوایە گیان مەبەستمە لەم نووسینەدا دڵۆ پێک لە ئاوی نەزیهی ئاکار و ڕەوشتی ئەم سەروەرە بە ئێوەی بەڕێز ئاشناکەم تا لە تەفسیری لەدایک بوونیە شرۆڤەی یەک لەحزە لە ژیان بکەم بمبورە خوددا تو گەورەیت بمبورە آخر چۆن جورئەتیەوە دەکەم لە دەرکەوتنی بورجێکی نوێ بۆ ژیانێکی ئەبەدی بچمە بەر سێبەری سوورەتی مودەثیر و لە هەڵکردنی نەسیمی نەورەسێک بەسەر سەرابدا ڕێ بکەم و بوێرم مەرەکەبی ئەم تێکستەم بۆ نووسینەوەی سیرەتی پاکی بڕێژم خودایە بمبورە لە ناسینیە و پێغەمبەرە خوددا چونکە من لە دەرەوشانەوەی پێناسەی محەممەدا بە تەنها ئیستێک دەکەم حرفێک دەنووسم لە شیعرا بەدەم ئایەتی قم فانذر ڕاستڵەکێم و بەردەوام داوای لێبوردنەکەم بمبەخشە خوایە گیان بە ئەندازەی میهرەبانی و گەورەی خۆت تەنها تۆ نەبی خوددا کەس لە نهێنیەم دڵە مەعشوقەی من ناگا ئەی تەجەلا ئەی شەوقی لیقا و میعراج و ئیسرا بمبورە خوایە گیان بمبورە زۆر شەرمەکەم لە مانای ناسینی پێغەمبەر لای ئەنسار و لە سیمای جوانی مهاجیر لەسەر جەستەی مەدینەدا ڕووم نایە خوددا خۆم پێونکەم لە کەوێڵی بەحری نورە ئیستێک بکەم لە خانەقای مەولەویدا و بەدەستێکی لەرزۆکەوە نامەیەک بۆ نالی بنووسم و لە سێبەری شیعرێکی حەساندا هەنگاو هەڵگرم بمبورە خوددا بمبەخشە خوددا زۆر شەرمەکەم لە ناسینی محەممەددا زۆر نوقسانم لە ناوهێنانی سەروەردا کەم تەرخەمم لە خوێندنی سیرەتی پاکی پێغەمبەردا بمبەخشە خوددا بارەکە الله بەخێر بێەوە سەربەرزی بەڕێزان بەردەوامین کاک مەحموود خۆت ئامادەکە بۆ شتێکمان پێشکەشکی بەڵام کاک ڕیاز سەرەتای بەرنامەکان وتم لە پشت
دائما لە ئامادە کاتی ئامادەکردنی بەرنامە گەشتی خۆشەوە بزانم ویست شتێکی خۆش بژێڕێەوە هیوادارم لەسەر کاک محمود بێت بەختیار لەگە کاک محمودا زۆرتر بەیەکەوە بین لەبەر بە حکمی جەنابێت لە هەفتەیەکە 2 ڕۆژ لێرە دەوامەکەی من هیوادارم کاک محمود لە ماوەی ئەم مانگال لێم ڕازی بوو بێنی هاوڕەیەکی بەڕێز و خۆشەویست بوو بەس تۆ قسە لەسەر ڕازی بوونەوەوانە مەکە باسی هەندێک شتمان بوو بکە کەی ڕۆژی کە مامۆستا ساڵح سعید وەکو بانخوازێکی ئیسلامی قسەمان لەسەر خێزان کرد نەمانی گرفتە خێزانیەکان و چارەسەرکردنیان ینی قسەیەکی جەنابەت زۆر زۆرمایی پێکەین بوو بۆ من یانی منی زۆر هێنایە پێکەنین کە لە بەرنامەکە پێکەنی لە بەرنامەکە هەر بە ئاشکرا پێکەین بەس نازانم ئایا کامێرە پیشانی داینیانە بەڵام من ماوەی ئەم مانگە زۆرترین پێکەنینی من ئەوە بوو کە نازانم جەنابەت هەر لە ئەسنای بەرنامەکە مامۆستات وێت مامۆستا من کە پێش بەرنامەکە بوویتم گۆرانی بۆ خێزانم ئەڵێم لە ماڵەوە نازیێڵەگرم برادرانی کامێرەوە پێیان سەیرە ینی ئەو قسە زۆر خۆش بوو بۆ من خۆی گەورە زۆریان پێمەڵێن کاتی ئەو قساکەم ینی هیوادارم ئێستا ماڵۆژیان لێبێ کە من گۆرانی بۆ خێزان مەڵێم جا ئەو ڕۆژیان هەر بیل مناسبە دەڵێ قسە دێنێ ماڵی ئاوەڵزاوایەکەم هاتبوون بەسەردان بۆ ماڵمان کاتەکەی درەنگی شەو بۆ منی شتێکم و داوە جارجار نوزەنووزێکە کاتیاو شتێکم گوت بۆ خێزانم با بڵێن خوشکی خێزانم وتی بە هاوسەرەکەی گوت ئەو تو بۆ گۆرانی بۆ مناڵێ وتم با بەم شەو لێرە میکەنە شەڕێەوە منوتوە شەرنی ئەو بە تۆی بڵێ بۆ شتێکمان بۆ ناڵی وڵی نییە بە شعر وشت نەبێت سوورەتێک قورآنمان بەزانی کاک محمود دەنگت خۆشە کاک بەختیار من سوپاس دەکەم بەڵام سوورەتێکی بچووکیش بێ فات سوورەتی فاتیحە تۆ لەوە گەڕێ تۆ قورآن پێشکەش کردین بەڵام باوەڕکە من زۆر کڵۆڵم لە بەرکردنی دەقێکیان بوونی دەقێکیان لە ئاوا زۆشتانە ئەوەی کە جارجارەی تر ها شتێکە لێم ئەوش بۆ خۆشحاڵی چۆن هاوڕێی لەگەڵم کە ئێستا لێ کڵۆڵم لە لەبەرکردنایمە چینەوە لای مامۆستاوریان من خۆم دەقێکی بۆ نووسم زۆر باشە زۆر مەحویە مەولەویە هەچێکی پێ پاش باش بێت خەتایەکی زۆر گەورەت هەیە تۆ ڕۆژانەیەمە 20 ڕۆژە کاگریاز لە بەرنامەکان ئەگری کەچی تۆ لەو بەرنامەیە کردوتە بە پێکەنی ئێجا باشە نیخیانستابەوە بە پێکەنیشی تیاابێ زۆر باشە کاک محمود ئێستا با جوان لە شتێکی تێ بێت فەرموو سەرچاو أي رئيسي تاجداران أي رئيسي تاجداران صاحبي بيت الحرام سروري ديني مبين دافعي هم ألام مدح ذاتك قد تواونا بك بتحرير قلام قرب كم وصفي جمالت بحساب وبجمال قرب كم وصفي جمالت بحساب وبجمال هیچ نمودێکی نییە گەر من بنووسم 100,000 سەروەرم حدم چییە قوربان بکەم مەدحت بەزار سەروەرم حدم چییە قوربان بكم مدحت بزار رو رشو هم بكسو دل برغمو هم قرب سار زامدارو دل بعيشو بعلاجو بمفار رو لكيكم رو
نەگوێکم چاوەکەم ئەی شافعی ڕۆژی خەتان من ئەسیری نەفسی شومم پڕ هەوا مفلیسم بێ هەواڵ و بێ شعورم بێ دەوا مفلیسم من ئەسیری نەفسی شومم پڕ هەوا مفلیسم بێ هەواڵ و بێ شعورم بێ دەوا و مفلیسم ملکە چووکەم دەست بەتاڵ و ناتەوا و مفلیسم ئیعترافی پێیەکەم زەمب و خەتام زۆرە یەقین لازمە سەرفی نەزەرکەی ئەی ڕەئیس المورسەلین لازمە سەرفی نەزەرکەی ئەی ڕەئیس المورسەلین. دەستخۆش کاک مەحموود، من دەمەوێت هەر لەسەر ئەوەی کە پێشتر جەڕامە و کاگرازیش باسی کرد ئەوە ڕەمەزان چیمان فێر دەکات لە ئەوەی کە لەگەڵ ماڵ و منداڵەکەمان لەگەڵ خێزانەکەمان لەگەڵ کەس و کارەکەمان لەگەڵ هاونیشتیمانیەکانمان لەگەڵ خزم و دەرو دراوسێوی تر ئەوە باش بینوە فێری چیمان دەکات کە چۆن جارێکی تر ئەوەی کە پێی دەڵێن حاڵەتە کۆمەڵایەتەکە لاواز بۆ جارێکی تر بگەڕێینەوە بۆ لای ڕەمەزان وێزگەیەکی باشە بۆ پتەوکردنی لایەنە کۆمەڵایەتیەکان وارە کۆمەڵایەتیەکان تۆق بکەینەوە و هەنگاوێکی باشە بۆەوەی کە زەبتی نەفسمان بکەین لە ئاستی تووڕەبوونە جاری وایە لەگەڵ خێزان لەگەڵ مناڵ زەبتی خۆت بکەی ئەو تووڕەبوونە مەسەلەن جاری وایە بتوانانی کۆنتڕۆڵی خۆت بکەی ئەبێ ڕەمەزان فێری ئەومان بکە ئەو تووڕەبوونە ئەبێ وردەوردە ئەگەر هەر بۆشمان کۆنتڕۆڵ نەکرێت چونکە تووڕەبوون غەریزەیەکە لە ئینسانە هەیە بەس هەیە زۆر و هەیە کەم بە پێی نسبیە ئەکرێ ڕەمەزان کاریگەری وامان لەسەر دروستکان لە دوای ڕەمەزان ئەو تووڕەبوونە بە شێوازە لە شێوازەکان ڕنگدانەوەی هەبێت لەگەڵ خێزانە لەگەڵ مناڵە لەگەڵ باوکودایکە ئەوەی کە باوکودایکی ماوە حتا لە حیاتان ئەگرێ حتا پێخوای گەورە فەرمێن نابێ ئەو فێکیان بەرەمە بکاتبێن چ جاوەیەک تووڕەبی ناوچاو گرشکەی بەرامبەرێن لەبەرەوە ئەبێ ئێمە ڕەمەزان کاریگەریمان لەسەر دروستکە لە حاڵەتەکانە کۆمەڵێک صفاتی شتی جوانتر هەن کە شتی باشتر هەن کە ئەبێت لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە ڕنگدانەوەی ئەنتیامانە هەبێ کاگە دەرفەت دەبێت دووسێش لەوانە باس بکەم یەکێک لەوانە دوعا تەنها بۆ ڕەمەزان نییە ڕاستە دوعا پێغەمبەری خوا فەرموێ صلی الله عليه وسلم سێ جۆر لە ئینسانەکان دوعایان ڕەت ناکرێتەوە یەکەمیان ئەسائیم حەتا یفطر ڕۆژەوان تا بەربەنگ کاتەوە ئەمە نیعمەتێکی خوای پەروەردگارە بینی خۆمان و خوا هەمیشە زەلیلی خۆمان لە بەردەم دەسەڵات و گەورەی خوا پیشان دەین ئینسان کە خۆی بە زەلیل پیشاندا لە بەرامبەر ئەو هەموو ڕەحم و سۆز و بەزەیی خوا یعنی خوای پەروەردگار بە نەستی فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام 100 دەرەجە ڕەحم و سۆز و بەزەیی هەیە 1 دەرەجە هاتۆتە سەر زەوی بۆ ئینسانەکان و بۆ غێری ئینسانەکانیش یعنی ئەو ڕەحم و سۆز و بەزەیی لە دایکێکەوە بۆ مناڵێک لە گیاندارێکەوە بۆ بێچۆکەی هەموو ئەمانە 1 بەشە لە 100 بەشی ڕەحم و سۆز و بەزەیی خوانەوە نوێی ماوە بۆ قیامەت بۆ ئیمانداران بەتایبەت لەبەرەوە ئێمە پێویستە هەمیشە زەلیلی خۆمان پیشانی خوا بدەین چونکە دوعاش خۆی بۆ خۆی عیبادەتە الدعاء هو العبادة یەکێکتر لەوانەی کە دوعایان ڕەت ناکرێتەوە ئیمام عادل کار بەدەستێکی دادگەر کە ئەگەر خوای گەورە بیا لە هەر شوێنێکە بێ و کار بەدەستی دادگەر بێ ئەوە دوعاشی ڕەت ناکرێتەوە یەکێکتر لەوانە مەظلوم و ستەملێکراو ئەوەی کە زوڵمی لێکرێ و هەمیشە زاڵمان ستەمی لێەکەن بینی خۆی و خوا بپاڕێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام خوای گەورە فەرمووی دەرگای ئاسمانەکانیان بۆ کەمەوە بۆ وەرگرتنی دوعاکانیان وەسەریشیانەکەم ئەگەر ئێستەژ نەبێت لە کاتێکی ترا لەبەرەوە دوعا زۆر گرنگە
يجي تلوانە کە ئەسڵی حکمەتی فەرزبوونی ڕۆژ و بۆ ئەوەیە بریتێ لە تەقوا. تەقوا چییە؟ خۆپاراستن لە گوناه و هەڵە و تاوان. هەروکو ڕاغیب ئەسفاهانی قەولێکی جوانیە فەرمێ التەقوا فەرمێ حفظ النفس عما يؤثم، پاراستنی نەفس و دڵ و دەروونی خۆت لە هەر شتێک گوناه و هەڵە و تاوان بێ. یەکێک لە هاوڵان خۆیان لە ڕازی بێ بەیشی تریانە فەرمێ تەقوا چییە تەقوا؟ ئەویژە فەرمێ تۆ بۆم بەیانکە تەقوا چییە؟ ئەویژە فەرمێ قەت بە ڕێگایەکدا نەڕۆشتووی خۆت کۆ بکەیتەوە لەبەر دڕق و داڵ بەوەی جلەکان پیس نەبن تڕکاوی نەبن. چیت کردووە؟ ئەویژەڵێ شەممەڕت و وەجتەهەدت و کە ڕۆشتوم خۆم گوچ کردوێتەوە خۆم پاراستووە. ئەویش فەرمی فەذالکە تەقوا، ئەو خۆ پاراستنە، ئەو خۆ گوچکردنەوە لە دڕق و داڵ و لە پیسی بۆی پیس نەبی، ئەوە خۆی بۆ خۆی تەقوایە. خوای سبحانه وتعالى فەرمی یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون، بۆی بنە ئەهلی تەقوا. ئەوە لە باسی تەقواشە. ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیر و شەرح و لێکدانەوەی بۆ تەقوا فەرمێ تەقوا بریتیە لە چی؟ العمل بالتنزيل والرضا بالقليل والاستعداد ليوم الرحيل. کارکردن بە قورئان، ڕازی بوون بۆ بەشەی کە خوا پێی داوی قەناعەتت هەبێ، سێهەمیشیان خۆ ئامادەکردن بۆ قیامەت، بۆ ئەو ڕۆژە کە بۆ یەگەڕێنەوە. یەکێک لە عولەمایان ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لە نوێژە 20 جار ئەم ئایەتەی خوێندەوە واتقوا يوما ترجعون فيه إلى الله. 20 جار لە نوێژە دووبارە و چەند بارەی کردەوە خوێندیەوە. بترسن لەو ڕۆژەی کاگەڕێنەوە بۆ لای خوا. ئێمە ئەبێ ڕەمەزان وای لێ کردبین لە هەر حاڵەتێکە مردن یەخەمان بگرێ بە سەربەرزیەوە پێشوازی لێ بکەین ئامادە بین بۆی. خاڵێکی تر لەوانەیە کە ئەبێ ڕەمەزان فێری کردبین و بەردەوام بین لەسەری کە صفاتی پێغەمبەرانە صفاتی ئیستیقامەیە. خوای پەروەردگار بە پێغەمبەری خوا فەرمێ وەستەقیم کەما ئومر. حتا پێغەمبەری خوا فەرمێ لە حەدیثێکە شەیبەتنی هود و ئەخەواتوها، فەرمووی هود و هاوشێوەکانی هود منیان پیر کرد. عەرزیانکەی پێغەمبەری خوا بۆ فەرمووی لەبەر ئەو ئایەتی کە خوا فەرمێ وەستەقیم کەما ئومر، استقامە و دامەزراو بە لەسەر ئەو ئەمرانی ئەو فەرمانەی کە خوا پیر کردووی. لە شوێن ترا فەرمێ ومن تاب معك، ئەوانش کە تەوبەیان کردووە لەگەڵ تۆ ئای محەممەد صلی الله عليه وسلم، بە ئەوانیش خۆڕاگەر بن سابر بن. ئەگەر تەماشا بکەین یەکێک ڕاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەڵێ ئەی پێغەمبەری خوا شتێکی باشم فێر بکە، ئەفەرمێ قل آمنت بالله ثم استقم، بڵێ من باوەڕم بەخوا هەیە و لەسەر ئەوەش بەردەوام بە. یان خوای پەروەردگارە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. زۆر باش مامۆستا خاتو عایشەی دایکی ماداران ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی بەڕێزی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە بەخشندە و وەکوڵێ دەست و دڵاوا بووە بۆ هەژار و فەقیر. بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەم بەخشندەی و بەخشەی گەشتۆتە لووتکە، گەشتۆتە ئەوج، وەک تەنانەت وەکو شەماڵ و شنەباوا بووە. هاوسەنگکردن یام دروستبوونی هاوسەنگی لە نێوان هەژار و دەوڵەمەندان لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە یەکێکی ترە لە ئەوانە و پند و ئامۆژگاریانەی کە ڕەمەزان فێرمانەکە چۆن ینی ئایا ڕەمەزان توانی کە هەژار و دەوڵەمەند تا ڕادەیەک هاوسەنگکە هیچ نەبێ دەست لە ملانیانکە بۆنە دەوڵەمەند فەزڵێکی بێ بەرامبەر بە هەژار و هەژار بۆنە دەستخۆشانەیەکی بێ بۆ دەوڵەمەند. ئەم هاوسەنگیە چۆنی ڕەمەزان فێرمانەکە. خۆی ئەمە لە هەموو شتەکانە بەتایبەت لە بواری دینداری و عیبادەتە شەخسیەکانە ئەبێ ئەمە بگەڕێنەوە بۆ فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا. خوای پەروەردگارە فەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. لە هەموو شتەکانە بگەڕێنەوە لای پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کە هەی بووە بەردەوام دەستکراوە بووە، ماڵی بەخشیوە لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزان. بۆ نمونە پیاوێکاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی ئەی محەممەد، هەر ئاوا وتی ئەی محەممەد پێویستم بە مەڕووماڵاتە، پێویستم بە وشترە. پێغەمبەری خوا فەرمی هەندێک وشتری بنێ، فەرمی هەندێک مەڕووماڵاتیشمێ، فەرمی ئەوەشی بنێ. وتی ئەی محەممەد وەڵا شوێنم نییە تایە بەخێوی بکەم، فەرمووی شوێنێکی بۆ دابین بکەن، شوێنێکی بۆ دابین بکەن. بەڵام کابرا کە ڕۆشت پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر لەوە زیاتریشی داوا بکردایە پێمانەدا، بەڵام بێ موسڵمان هیممەت بەرز بێ، حتا فەرمووی نابێ وەکو پیرەژنەکەی بەنی ئیسرائیل بن کە ئەوەش قسەیەکی دوور و درێژە ڕەنگە بۆ دای باسکردنیمان نەبێ. کەوابوو ئینسانی موسڵمانە بێ هەمیشە هیممەتی بەرز بێ لە داواکردنە.
ڕاستە هاوسەنگی لە نێوان فەقیر و دەوڵەمەندە ڕەنگە بەو دەرەجەیە دروست نەبێ بەڵام نسبیە وەکو عەرزمکردن پێشتر لە هەندێک شوێن بۆ شوێنی ترە گۆڕێ ئەکرێ بڵێن لە ڕەمەزانی ئەمساڵ لە شاری سلێمانی ڕەنگە جیاوازتر بێ لە شارەکانی تر تا ڕادەیەک هەژاران سوودیان لە دەوڵەمەندەکان بینیوە بەدەمیانەوە ڕۆشتون بۆیە گرنگە ئێمە هەمیشە هیممەتمان بەرز بێ هەروەکو لە حەدیثی صحیح هاتووە ئەفەرمێ یەکێک لە هاوڵان کە ڕەبیعی کوڕی کەعبی ئەسلەمی ئەنساری ڕەحمەتی خوای لەبێ گەنجێکی تازە پێگەشتوو بوو پێغەمبەری خوا دەزوێن شەڵەگرێ ئەویش یە بە دۆر پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەستی پێکا کە ئێوە شتێک داوا بکە پێغەمبەری خوا فەرمووی سلنی یا ڕەبیعە هەر بێتەنگ بوو فەرمووی سلنی یا ڕەبیعە اینجا هاتە بۆ فەرمووی يا رسول الله صلى الله عليه وسلم أسألك مرافقتك في الجنة أم همت بردية بيل ناموس ضنا دروس بي فرمي بيغمبري خوا من أمويل لبهشت على قلتوبهم فرمي وغير ذلك فرمي وغير ذلك بس أو مويل فرمي ما دام أتوي لكم نبي لبهشتا فاعني على نفسك بكثرة السجود ما دام وايا أتوي لكم نبي لبهشتا هول ده زور سجد بيبو خوا لشوين تلا فرمي أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء باشترين كاد بون نزيق بنوام عبد كان لذل خواي بروتقال كاتي سجد كان وأفرميها زور بمنوا ودعاء بارانوش بكن لا خواي بروتقال بەڵێ مامۆستا کورد قسەیەکی هەیە ئەڵێ سەبر تاڵە بەڵام بەرهەمەکەیشی نەیام عەرە بەڵێ سەبر کلیلی کردنەوەی دەرگای بەختەوەری و ئاسوودەیە ڕەمەزان تا چەند فێری وانەی سەبری کردین تا چەند وای لێ کردین کە خۆڕاگر بین بەرامبەر بە تینوێتی برسێتی نەبوونی یان بۆ منە بەرامبەر بە ماندووبوون بەرامبەر بە عەزیەت و ئازاری تەنانەت خێزان و دراوسێ و ئەملا و ئەولا ئەم سەبرە چۆن چۆنیەوە چۆن فێری ئێمەی کرد صبر بەڕاستی صفاتێکە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ پڕا و پڕ بوون لە بابی سەبرە یعنی ڕەنگی داوەتەوە لە خۆیاندا هاوڵان ئەو هەموو ئەشکەنجە و ئازارە ئەدرێن ئەو هەموو ناڕەحەتیان ئەکرێتە بەردەست مەسەلەن دەربەدەرەکرێن ئاوارە ئەکرێن قسە و قسەڵۆک و تان و تەشەریان لێ ئەدرێ بەڵام لە بەرامبەریان سەبر ئەگرن ئەو تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموومانە بیستومانە و لەبەرمانە و کاتێک کە بەلای عەمار و یاسیر و سومەییا تێپەڕە بێ أفرمي صبرا يا آل ياسر صبر بقرن فإن موعدكم الجنة باش روجي إيوه هر بهشتا صبر لسر أو مصيبته بقرن صبر سيجورة صبر لسر عبادته لسر معصيته لسر بلا مصيبته لسر عبادة جاري وهي نوێژی بەیانی خەوێکی زۆر خۆشە هەیە ئەبێ سەبری لەسەر بگرین چونکە نوێژکردن ئینسانەکان یانی ڕاستەوخۆ لەگەڵ خوای پەروەردگار گفتوگۆکەی جاری وا هەیە فەقیرێکە بینی ماڵیش هەیە ئەبێ سەبری لەسەر بگری بیبەخشی ئەبێ بەڕاستی ئەم سەبرە لەسەر مەعسیەت جاری وایە تاوانێ دێتە بەردەست بینی خۆت و خوا خۆت کۆنتڕۆڵ بکە سەبری لەسەر بگرە ئەمانە ئەبێ وامان لێ بکە بەتایبەت ئەم سیفاتی سەبرە کە خۆی بۆ خۆی ڕۆژوگرتن کە تۆ برسی دەبێ تینوو دەبێ خۆی بۆ خۆی بێتە سەبر فێری ئەو سەبرە دەکا شتێکی تەتامیە بەڵێ مامۆستا لە سەرەتاوە موسڵمانان بە شێوازێکی زۆر جوان و دروست پێشوازیمان لە ڕەمەزان کە وەکو میوانێکی ئازیز و خۆشەویستمان کە ئێستا ئێمە لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان نزیک دەبینەوە جوانترین شێواز بۆ ماڵ ئاواییکردن لەم مانگە وەکو چۆن کە ئێمە میوانێکی ئەزیزمان ئەڕوا تا فڕۆکەخانە تا شوێنێکی باش بەڕێی ئەکەین وەکۆڵێ خواحافیزی لێ ئەکەین حتا گریان و دوعای خێرمان هەیە بۆی ئێمە چۆن بە شێوازێکی دروست و جوان ماڵ ئاوایی لەم میوانە ئازیزەمان بکەین شێوازی ماڵاواییکردن ئەبێ ئەمە هەمیشە وەکو کاک بەختیار ئیشارەی پێکرد هاوڵان چۆن لە پێشی ڕەمەزانە تەمەنایان کرد بە ڕەمەزان بکەن لە دوای ڕەمەزان کەوتویانە خوایە لەبەر خاتی گەورەی خۆت فەڕ و بەرەکەت و پیرۆزی ڕەمەزانمان لێ دوور مەخەرەوە ئێمە ئەبێ لە کۆتا ساتەکانی ڕەمەزانە بپاڕێنەوە لە خوای پەروەردگار کە دوعاکان قبوڵن لای خوای ئینشاءالله خوای گەورە نەهامەتیەکانمان لێ دوور بخاتەوە بەڵام موسیبەتەکانمان لێ دوور بخاتەوە و ئیستیقامە و دامەزراویمان پێ ببەخشێ لەسەر عیبادەتەکان و بەردەوامیمان پێ ببەخشێ چونکە ئینسان نازانێت کەی ئەمرێ چۆن ئەمرێ بەچی ئەمرێ لەکوێ ئەمرێ ئەمانە لە عیلمی خوای پەروەردگارن مادام هەموو لە حەزەیەک هەموو یەکێک لە ئێمە معەرڕەزین بۆ مردن و گەڕانەوە بۆ لای خوا ئەبێ بەڕاستی هەر بۆ ڕۆحێتی مانگی ڕەمەزانەوە
بەردەوامی لەسەر عیبادەت لەسەر پەرستشی خوای پەروەردگار بۆ ئەوی بە شێوازێک بڕێنەوە بۆ خزمەتی خوا ڕوسوری بەردەم دادگای خوا. دوای ڕەمەزانیش وەکو لە دەرگای تاوان و معسیەت لە خۆشمان نەکەینەوە، یعنی ڕەمەزانەوە نییە ئێمە دەرگامان داخست بێ ئیتی ئەم دیارە گرانبەهایەمان وەکو چۆن لە فەرمودەکە پێشکەشی خوا کردبێ ئیدی تر دەست بکەینەوە بە کێڵگەی گوناه و تاوان. ئەمەش یەکێکی ترە لەو شێوازە دروستانەی لە من دواتر ئەو پرسیارە لە مامۆستا بکەم، بەڵام ئێستا دەمێ بچینەوە لای کاک ئەیوب. کاک ئەیوب دەمانێت جومان لە بەرهەمێکی تری تۆ بێت قەسیدێکی ترمان پێشکەش بکەی، مناجاتێکی تر. تەکستێکی کەمان هەیە هەر ئەویش کوڕوزانەوە و لاڵانەوەیە لە خوای پەروەردگار دیارە بەو شێوازی کە ئینسانی مسلمان عەفو خۆی و بینی خۆی و خوای خۆی کە چاکەکە لە ڕاستیە. من لەم تێکستە شێعرە هەنێ مەشەدم هێناوە لە ڕاستیە حەزم کرد پێشکەشیان کەم. فەرموو. بەم خوناوی عەشقەوە هاتووم تەوێڵم ببەستمەوە بە خاکی زیوینت و قاچم داوکتم بە قیبلەتە خودا، تا لە ژێر نەواڵەی پەڕەی ئەم ڕیسالەدا بێتەوە زێنم ئایەتی وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات، تا بگەمە کۆتایی دەروازەی کردنەوەی وەبەشیری الصابرین. خدایە لە چەهچەهەی تەوبەیەکی نسوحدا بم پێچە بە قومارتەی مناڵی و بانگی عەبدبوونی خۆتم بەگوێدا بدە خودا، تا یەکەم قومی شەربەتی عشقی تۆ لە فیراقی عەبدی عەبد بخۆمەوە. ئیلاهی من تنۆکی فرمێسکەکانم لەبەر تۆ باراند، دەزانم تۆش چەند میهریاری و چەند خوایەکی پڕپاداشتی بۆ من. خوایە گیان خدایە من و ئێمە و ئەوان چاوەڕێی لێخۆشبوونی تۆین، دەزانین چەند لێبوردەیت بۆیە ملکەچی خۆمان تۆمارەکەی. ئەی خودای جوان، ئەی خودای جوان، لەبەر شنەبای عەفواتدا خۆمان نیشانەدەین. ئیلاهی لەبەردەم یەک سات لە گەورەیت ڕاماوم و بۆ خۆشم نازانم لەو ساتەدا لە چ گۆشەیەکدا ستار بگرم. لە گۆشەی نوێژێکدا دەتبینم خودا، لە گۆشەی نوێژێکدا دەتبینم خودا، چەند جوان گوێت لە نزاکانمە. لە سوچی ڕۆژوویەکدا دیسان دەتبینم خودا، چۆن خەندە بۆ بەربانگی من دەکەیت و یەک پارچە سوکنایی دەبەخشی تەلاشم. ئەی خودای جوان خدایە یەقینم پێتە بۆیە هەمیشە مشتم پڕ دەکەم لە نزا و بە سینەی سافی خۆمەوە دەمەوێت وەفاداری بکەمە سیمای ئایەتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. خۆیە گیان هەمیشە وەردەم گەورەی و بەخشندەی و لێبوردەیت جڵە و چێشم دەکات تا چێش لە بینینی نەسیمی تووبوا إلى الله توبة نصوحا وەرگرم، تا چێش لە بینینی نەسیمی تووبوا إلى الله توبة نصوحا وەرگرم و بە ئەمانەتەوە سواری کەشتی ژیان بم. خدا ئیلاهی لەوەتی هاتوومەتە بوون هیچ نەبوون یەکم شک نەبردووە خودا، جگە لە بێوەفایی نەبێ بەرامبەر ئاستانەی لێخۆش بوونت. خۆیە گیان لێمان خۆش بە خودا، خۆیە گیان لێمان خۆش بە خودا، من تاوانبار و تۆش خۆیەکی غەفار. خۆیە گیان من بەم بچووکی و بێدەسەڵاتیی خۆمەوە ئەحتیاجی گەڕانەوەم بەدواتە بۆ ئەوەی نهێنی ئەم فرمێس ڕژانم بۆ ئەم خواسڵحانە بخەمە سەر ڕەفەی یەکتا پەرستی تۆ خودا. خدایە ئەی پەروەردگاری مەزن، ئەی خدای جوانی من کە منت هێنایە بوون خێرا باوکم جاری دۆستایەتی تۆیدا بە گوێمدا و منیش بڕیارمدا وەچی خۆم لە ڕووگەی دڵی خاکی تۆدا تەڕکەم خودا، لە ڕووگەی خاکی تۆدا تەڕکەم خودا کە دەمگەیەنێتەوە بە تۆ. ئەی خدای نور، ئەی نورستانی ژین، ئەی عشقی پڕمحیبەتی ئەسراری دنیا و دین. خۆیە گیان ئیستیقامەی بز بە بستی ڕۆشتنم بۆ لای خۆت پێعەتاکە خودا، تا نێو چاو لە کوڕنووش ڕابوەستم بۆت فرسەخی گەڕانەوەم بەردەوام کە خودا، تا لە بەردەوامی سوزدەکانی ئەم عیشقەم نەمامی محیبەت سەوزکەم.
خوای گیان بمان گێڕە لەسەر نشینانی کەشتەکەی پێغەمبەر نوح پەنامان بە لەسەر کەشی و ڕێزکە و ڕێبازی کوڕەکەی نوح دەزانین خوایە بە پێچەوانەی شەپۆلی زریانی شەوە بچین هەر دەگەڕێینەوە بۆ شەپۆلی فەئینەه ملاقیکم خوایە گیان بەردەواممان کە لە سوزدا بۆ نەمامی سەوزبوونی خۆتمان پێعەتاکە خوایە گیان بمان گێڕە لەسەر نشینانی کەشتەکەی نوح پەنامان بە لەسەر کەشی و ڕێزکە و ڕێبازی کوڕەکەی خوایە گیان دەزانین بە پێچەوانەی شەپۆلی زریانی شەوە بچین هەر دەگەڕێینەوە بۆ شەپۆلی فەئینەه ملاقیکم دێینەوە بەردەستی خۆت ئیدیکەی کاتی سەرکەشیە لە ناو کەشتیدا خدا چۆن هەر دێینەوە بەردەم شەپۆلی خۆت خوایە گیان لە شەپۆلی بێوەفایی بمان پارێزە و سەوڵی نەجات بوونمان بخەرەوە دەستمان لە شەپۆلی بێ ئیمانی ڕزگارمان کە و بمان گەیەنەوە کەناری ئارامی خوایە گیان بەم هەموو نەزاکەتیەی خۆمەوە ئیعتراف دەکەم کە تاوانبارم بەڵام دڵیشم خۆشە کە دادوەر تۆی خوددا حساب بۆ یەک مسقالە زەڕەشەکەیت خوایە گیان هەرچیم داوات کرد پێت بەخشیم سوپاس خوایە گیان ئێستا داوای ئیستیقامە و وەفاداری دەکەم بۆ بەردەوامی خواناسی تۆ بۆ پڕکردنەوەی کاتەونەکانی تەمەن خوایە گیان پێم عەتاکە حەڵاڵ پێم ببەخشە نەزیهی تەمەنی بۆ خوا سوڵحان بمبەخشە بە گەورەییت خوایە گیان بمبەخشە بە گەورەییت خوایە گیان بمبەخشە بە گەورەییت خوایە گیان زۆر سوپاس کاک ئەیوب کەمترین کاتمان لە بەردەستنامەوتم پرسیارێک دەکەم لە دوای ڕەمەزان مەسەلەی ئیستیقامەت بەردەوامی زۆر بە کورتی دەمێ ئاماژەیەکی کورت بە ئیستیقامەت بکەیت ئیستیقامە ئینسانە بێنێتە مەنزڵ چۆن ئەگەر نمونەی لەسەرەوە بێنینەوە بینیمانە هەمومان لە ئەشکەوتەکانە قەتر ئاوی دێتە خوارەوە ئەم قەتر ئاوە خۆی هیچ نییە بەڵام چونکە بەردەوامە ئەم شاخەی کون کردووە ئەم بەردەی کون کردووە ئەم ئەومان پێڵێ ئەم بەردەوامیە ئینسان بەردەوام بێ لەسەری کە خوای گەورە وایەوێ یعنی خوای گەورە نایەوێت تۆ لە ڕەمەزانە بەردەوام خەڵکی قورئان خوێندنی شەو ڕۆژ خۆتمان بکەی بەڵام لە دوای ڕەمەزان سەیری نەکەیتەوە تا دوای ڕەمەزانی دێتەوە قورئان ئەبێ بەردەوام دیراسی بکەیت ئەو هەنگوێنە پاڵەختە جوانەی کە هەمومان بە چای خۆمان بینیمانە و خواردمانەوە هەیە چۆن دروستە بێ ئەو هەنگانە قەترە قەترە دروستیەکەن ئەو هەموو مێرولەی کە ئێمە ئەیبینین مثلا شاری گەورەیان پێکەوە ناوە ئەو هەموو خەزینیان پێکەوە ناوە مێرولەیەکە بەقەدر مسقال زەڕە یا زیاتر شتێ هەڵەگرێ بەهۆی چیانەوەیە بەهۆی بەردەوامیانەوەی بۆیە ئێمە بەهۆی ئیستیقامەوە کە خوای گەورە فەرمێ هەر ئینسانێک بڵێ خوا ئەڵڵا جەلە جەلالوو پەروەردگارم و لەسەر ئەوەش ئیستیقامی هەبێ لەسەرە مەرگیا خوای پەروەردگار فریشتە ئەنێرێ بۆی موژدەی پێ بدا ئەلا تەخافوا ولا تەحزنوا تەخافوا تەحزنوا دوو شتی جیاوازن تەخافوا بۆ شتێکی نادیارە تەحزنوا بۆ شتێکی دیارە یعنی خوای پەروەردگارە فەرمێ مەترسن لەوەی کە بۆی ڕۆن کە قەبر و قیامەت و زیندوو بوونەوە ئەوەیە وەخەفەتیش بۆ ئەوە مەخۆن حەزین مەبن بۆ ئەوەی کە لە دەستانەچێت لە ماڵ لە ڕابردوو داهات لەبەرەوە ئەمە مژدەیەکی خوای پەروەردگار هەر لەو ئایەتە فەرمێ وأبشروا بالجنة التي كنتم توعدون خوا مژدەدا بەوانەی کە ئیستیقامیان هەبوو بەو بەهەشتەی کە بەڵێنی پێداون ئەمە سەبەب هۆکارەکەی چییە؟ ئیستیقامە و دامەزراوی و بەردەوامیە بۆیە موسڵمانە بێ لە ڕەمەزانە ئەو وانانە فێر بوو بێ و لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێ بەردەوام تەوبە بکە بەردەوام سەبری هەبێ لەسەر موسیبەتەکان بەردەوام ئیستیقامی هەبێ بەردەوام دوعا و پاڕانەوەی هەبێ ئەوەی کە پێغەمبەری خوا هەمیشە پێمانە فەرمێ یا مقلب القلوب ثبت قلبي على دينك بالتأكيد ثبت قلبنا قلوبنا على دينك وطاعتك ئەمانە هەموو ئێمە ئەومان فێرەکە کە بەردەوام بین لەسەر دینداری لەسەر خواپەرستی بۆ شکڵ شەوادی کە خوا پێغەمبەری خوا داوایان کرد زۆر سپاس ئەگەر قسێکت ما بێ کاک
من زۆر سپاسی ئەم دوو میوانە بەڕێزەمانەکەین ئەمڕۆ بەرنمەکەتان ڕازاندەوە وەکۆڵێ سەرمۆری بەرنمەکەتان زۆر بە جوانی داپۆشی کە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانن هیوادارین مافی هەردووکتانمان دابێت لەبەرەوەی کامڕۆ شێوازی بەرنمەکەمان شێوازێکی تایبەتی بوو و وەکو لە پێشەکە شاماژەمان پێدا بۆ ئەوەی بە هەر پێنجبانەوە بتوانین لێرەدا هیچ نەبێ وەفا و ڕێز و خۆشەویستێکی خۆمان بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان دووبات بکەینەوە و بەو مانگەش بڵین کە ئێمە 5 کەس لێرە ئامادەین بۆ ماڵاوەی لە جەنابەت خی گەورە سەربەرز و سەرکەوتوتانکە و لە کەم و کورتی و کەم کاتی بە هەر یەکێکتان بمانبوورن. محمود جان هیچ قسێکت هەبوو؟ زۆر سپاس زۆر سپاس بۆ میوانە عزیز و خۆشەویستەکانمان کاک ئەیوب عەنەبی لە هەڵەبجەوە میوانمان بووی زۆر سپاست دەکەین زۆر بەخێربەی و خۆشحاڵت کردین بەڕاستی مناجات و قەسیدەکانت منەوەریان کردین مامۆستا گیان مامۆستا وەریا زەڵمی زۆر سپاس بۆی کە لەم دوو ساعتە جەنابتان لەگەڵمان بوون و وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە و بەرنمەکە جوانتر کرد سوپاسیش بۆ کاک محمودی خۆشەویست ئەویش بە قەسیدە و مناجاتەکانی کاگریا سوپاس بۆ تۆش سپاس بۆ ئێوەش و بۆ برایانی پشتی کامێرا و بۆ هەموو ستافی بەڕێوەبردنەوەی بەرنامەیە سپاس بۆ عزیز و خۆشەویستانمان لە پشتی کامێرا و لە کۆنتڕۆڵ بینەرانی ئازیز و خۆشەویست بیسەرانی بەڕێز بەم شێوەیە ئەڵقەی ئەمڕۆی گوڵزاری ڕەمەزان بە پایان گەیشت هەمووتان بەخوای گەورە و میهرەبان دەستپێرین خواتان لەگەڵ Mm-hmm.